حق بواە قەیناکە فەرمون دانیشن سەرۆکی لیژنەی قانونی سەرۆکی لیژنەی ناوخۆ ناوخۆیتیانە ناو ڕاپۆرتەکە سەرۆکی لیژنەی قانونی لەکوێیە بەڕێزان ڕەزامەندن یەکسەر ڕاپۆرت بخوێنرێتەوە چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە یاڵا ڕاپۆرت بخوێنەوە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت راپۆرتی لیژنەی تایبەت کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی پرۆژه یاسای نیشان و مەدالیای لە هەرێمی کوردستان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 23/8/2021 کاتژمێر 12 کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پیاداچوونەوەی داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاساکار پێکراوەکان بە پێی حکومەکانی مادەی 85 بڕگەکانی یەکەم و سێیەم تایبەت بە راپۆرتی لیژنەی کاروباری پێشمەرگە سەبارەت بە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژه یاسای نیشان و مەدالیا لە هەرێمی کوردستان داش عێراق لیژنەی یاسایی ئەم داڕشتنەی خوارەوەی پێپەسەندە. پرۆژه یاسای نیشان و میدال لە هەرێمی کوردستان داش عێراق پێناسە مادەی یەکەم بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق، دووهەم سەرۆکی هەرێمی کوردستان داش عێراق، سێیەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق. نیشان و میدالیا مادەی دووەم یەکەم نیشان و میدالیا بە پێی حکومەکانی ئەم یاسایە بریتین لەمانەی خوارەوە. یەکەم نیشانی نیشتمانی، دووهەم نیشانی ئاشتی و پێکەوە ژیان، سێیەم نیشانی پێشمەرگە، چوارهەم میدالیای بەرخودان و قارەمانێتی. دووەم نیشانی نیشتمانی بەو کەسانە دەبەخشرێت کە لە بواری مەدەنیدا خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن یان داهێنانی مەزن لە بواری کارەکەیاندا دەکەن کە لە خزمەت مرۆڤایەتی دابێ. دووەم نیشانی ئاشتی و پێکەوە ژیان بەو کەسانە دەبەخشرێت کە خزمەتێکی ناوازە لە بواری گەشەپێدانی ئاشتی و مافی مرۆڤ و پێکەوە ژیان پێشکەش بە هەرێم دەکەن. سێیەم نیشانی پێشمەرگە بە کەسانی بیانی دەبەخشرێت کە خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن. چوارەم میدالی بەرخودان و قارەمانێتی بەو کەسانە یان بەو میراتگرانەیان دەبەخشرێت کە لە بوارەکانی سەربازی و ئاسایشیان لە میانەی پاراستن و بەرگری لە هەرێم خزمەتێکی گەورەی بێهاوتا پێشکەش دەکەن کە شایستەی ڕێزلێنان و بەرزڕاگرتنە. مادەی سێیەم یەکەم شێوە و نەخشە و نیگار و هێماکان و ئەو مادەی کە نیشان و میدالیای لێ دروست دەکرێت بە پەیڕەوێک دیاری دەکرێت کە لەلایەن سەرۆک دەردەچێت. دووەم نیشان و میدالیا بە مەرسوم لەلایەن سەرۆک لە بۆنەیەکی تایبەتدا دەبەخشرێت. ئەخوێنیتەوە؟ بەردەوام. سوات. بەخشینی نیشان و میدالیا مادەی چوارەم یەکەم سەرۆک بۆی هەیە لە هەر کاتێک نیشان و میدالیا بە کەسانی شایستە ببەخشرێت. دووەم سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە پێشنیار بۆ دیاریکردنی کەسانی شایستە بە بەخشینی نیشان و میدالیاکان وەربگرێت. سێیەم کەسانی شایستە بۆ وەرگرتنی نیشان و میدالیا لەسەر ڕاستپاردەی وەزیری تایبەتمەندیان سەرۆکی لایەنە نەبەستراوەکان بە وەزارەت بە ڕەزامەندی ئەنجومەن بە سەرۆکایەتی هەرێم پێشنیار دەکرێت. چوارەم لیژنەیەکی تایبەتمەند لە سەرۆکایەتی هەرێم پێک دەهێنرێت بۆ هەڵسەنگاندنی پێشنیارکراوان بۆ خستنە بەردەمی سەرۆک بە مەبەستی پەخشینی نیشان و میدالیا. ئیمتیازاتی نیشان و میدالیا مادەی پێنجەم یەکەم هەڵگرتنی نیشان و میدالیا بە پێی حکومەکانی ئەم یاسایە ئەم ئیمتیازاتانەی خوارەوە پێدەبەخشرێت. یەکەم بانگێشکردنیان بۆنە نیشتمانیە فەرمیەکان، بەخشینێکی دارایی کە بڕەکەی لەلایەن سەرۆکی هەرێمەوە دیاری دەکرێت و لەو بودجەی سەرۆکایەتی هەرێم خەرج دەکرێت. سێیەم
هەر بەخشین و ئیمتیازاتێکی تر کە لە پەیڕەوی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەدا هات بێت. دووەم، نیشان و میدالیاکان لە بۆ نەفەرمی و نیشتمانیەکاندا بەخۆوە دەکرێن. سێەم، لە کاتی مردنی هەڵگرانی نیشان و میدالیاکان میراتگرەکانیان مافی پارێزگاریکردنیان لە نیشان و میدالیاکان هەیە، بەڵام مافی بەخۆوەکردنیان نییە. لێسەندنەوەی نیشان و میدالیا. مادەی شەشەم، یەکەم، سەرۆکی هەرێم بە مەرسوومێک یان میدالیای بەخشرا و لە هەڵگرەکەی دەسەنێتەوە لەسەر ڕاستپاردەی لیژنەیەکی لێکۆڵینەوە کە لە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەو مەبەستە پێک دێت لە سێ ئەندام کە یەکێکیان مافەروەر بێت لە کاتی هاتنەدی یەکێک لەم خاڵانەی خوارەوە. یەکەم، ئەگەر دەرکەوت کە پێشتر حکم دراوە بە تاوانێکی ئابروبەر یان دواتر پێی حکم درا. دووەم، ئەگەر دەرکەوت کە پێشتر کارێکی دژ بەگەل خاک یان بەرژەوەندی باڵاکانی هەرێمی ئەنجام داوە یان دواتر ئەنجامی بدات. سێەم، ئەگەر دەرکەوت لەسەر بنەمایەکی ساختە یان نادروست نیشان یان مدالیاکەی بەدەست هێناوە. چوارهەم، ئەگەر کارێکی ئەنجامدا کە لەگەڵ بنەمای وەرگرتنی نیشان یان میدالیاکەی پێی بەخشتاوە ناکۆک و دژ هاتووە. دووەم، لێسەندنەوەی نیشان و میدالیا بە پێی بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەبێتە هۆی ڕاگررتنی ئیمتیازاتەکان و لێسەندنەوەی ئەوانەشی پێی بەخشراوە کە شیاوی کشانەوە بن. حکمە گشتیەکان. مادەی حەوت، ئەگەر پێکهاتەکانی هەر لیژنەیەک کە لەم یاسایەدا هاتوون بە پەیڕەوێک دیاری دەکرێن کە لەلایەن سەرۆک دەردەچێت. مادەی هەشت، نیشان و میدالیای بەخشرا و شیاوی مامەڵە پێکردن نین بە پێچەوانەوە حکومەکانی ئەم یاسایەوە. مادەی نۆ، شێوازی نەخش هێما بەکارهاتوون لە دروستکردنی نیشان و میدالیا بە مڵکی هەرێم هەژمار دەکرێن. مادەی دا، نیشان و میدالیای بەخشرا و بە پێی حکومەکانی ئەم یاسایە نیشانی گلدانەوەی ناخرێتە سەر. مادەی دا، هەر کەسێک هەڵسێت بە تەزویر یان لاساییکردنەوەی هەر نیشان و میدالیایە کە لەم یاسایەدا هات بێت یان دروستکردنی بەبێ مۆڵەتی لایەنی تایبەتمەند ئەوە سزا دەدرێت بە سزادانێک بۆ ماوەیەک کە لە 5 ساڵ کەمتر نەبێت و لە 10 ساڵ زیاتر نەبێت لەگەڵ ڕەچاوکردنی هەر سزایەکی تونتر کە لە یاسایەکی دیکەدا هات بێت. مادەی 12، سەرۆک پەیڕەوێک بۆ دیاریکردنی کاروبارەکانی پەیوەندیدار بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. مادەی 13، پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 14، کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. مادەی 15، ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقائع کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی هاندان و ڕێزلێنان و نیشانکردنی ئەو کەسانەی لە بوارە جیاوازەکاندا خزمەتێکی ناوازەیان پێشکەش بە خاک و گەلی کوردستان دەکەن ئەم یاسایە دەرچوێنرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای نیشان و مەدالیا لە هەرێمی کوردستانی عێراق پێناسەکان. مادەی یەکەم، فەرموو ناونیشان. یەکەم جارزای کەس قسەی نییە لەسەر ناونیشان. فەرموو کەسێک قسەی هەبێت. بەڵێ هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر ناونیشان. بەڵێ خەدیجە خان و دکتۆر ڕێبوار. فەرموو خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پارلەمان، من پێم وایە کە ناونیشانی ئەم پرۆژە یاسایە لەگەڵ مەبەست و ئامانجی پرۆژەکە ناگونجیتن. چونکە ئەمە ئامانجمان لەو پروژەیە ئەوەیە کە یەکێک لە دەستهەڵاتەکانی بەڕێز سەرۆکی هەرێم تەنزیمی بکەین و ڕێکی بخەین. بەڵام ئەو ناونیشانە ئەو ئامانجە ئەو مەبەستە ناگەینیتن. ئەگەر تەماشای یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارە 1 ساڵی 2005 بکەین دەبینین کە لەوێ دەڵێتن یەکێک لە دەستهەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئەوەیە کە میدالیا و نیشان ببەخشرێتن ئەویش بە پێی یاسا. بەڵام کە ئەو هەتەماشا ئەو ناونیشانە دەکە هیچ ئەو مەبەستە ناگەینێت. پێم وایە کە ئەگەر بەم شێوازە لێ بکرێت پێشنیاز دەکەم بەم شێوازە لێ بکرێت بۆ ئەوەی کە زیاتر بابەتەکە بگەینیتن. پروژه یاسای بەخشینی نیشان و میدالیای ڕێزلێنان لە هەرێمی کوردستان داش عێراق. سپاس. قسەیت لە لیژنەی قانونی بۆ نەکردووە. وڵی بەبێی پەیرە و مافمان هەیە کە لێرەش قسە بکەین. دواتریش وڵی دروستە، بەڵام ینی ئێستا تۆ ینی قسەیەک ئەەکەی کە قسەیەکی گرنگە، ینی فەرموو سەرۆکی لیژنەی قانونی وەڵاممان دەرەوە لەو ڕۆ.
ئەبێ لەوێ قسە بکەی بەبێ تەحەفوز ئیمزا جاری واش هەیە کە ئیدی مرۆڤە فکرەیەک دواتر بووی دروست دەبی لە لۆگەڵە لە دەبی ڕێیان چییە فەرموون سپاس دەست خۆش بێ برای سەرۆکی پەرلەمان هەرچەندە خۆم وەکو شەخص لە کوبوونەوەی لژنەی یاسایی منیش تقریبان ئەو پێشنیارم هەبوو بەڵام ئەو کوبوونەوەکە کرا نوێنەرانی سەرۆکاتی هەرێمیش لەگەڵمان بوون دوای گفتوگوکردن ئەغلبیەی ئەندامان و ستافی لژنە لەگەلەوە بوون کە پێویست ناکات بۆیە مثلا بەڕێی من و ڕێی خەدیجا خۆن محتەمەلە فەرزمان نەکردبێ ئەوان لەگەلەوە نەبوون چونکە دەڵێن نیشان و میدالیا بەم شێوەیە دروستترە و گونجاوتر هاتووە لەگەلەوە نین چونکە پێشنیار هەبوو بڵێن ڕێکخستنەوە پێشنیارێکی تر هەبوو بەخشین ئەوان لەگەلەوە بوون نیشان و میدالیا لە هەرێمی کوردستان کافیە چونکە ئەوە بەپێی یاسای سەرۆکاتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 کە لەو مادە متعلقە باسی دەسەڵاتەکان دەکات دەڵێت سەرۆکی هەرێم ئەمەرکو دەسەڵاتانەی خۆرەوە هەیە کە هاتووە کە لەو خاڵە هاتووە نیشان ئەو کات ئەوان دەڵێن ئێمە حەز ناکەین مەسەلەن پێمان باش نییە ناو یاساکە بیگۆڕین بیکەینە بەخشین لەگەڵەوە جواب ئەوە نییە یعنی ئەگەر هەبێت کێشە نییە بەڵام محتەمەلە ڕێی زیاتریان لژنا و کات لەگەلی نەبوون بۆیە دامانەنەوە بەڵێ کاک تۆ ڕێبوار دەست خۆش دەست دوکتان خۆش بێت بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵا جارێ من دەستخۆشی لە سەرۆکاتی هەرێمەکەم هەزەکەم فعلەن ینی هەرێمی کوردستان پێویستی بە دەرچواندنی یاسایەک لەبەرەوەی لە هەموو وڵاتانی پێشکەوت و میدالیا و نیشان بە یاسا ڕێکخراوە دەبەخشێ هاوڕێمان خەدیجەخان پێش من کەوتەوە منیش ڕێک لەسەر ئەوە دەمەوێت پرۆژه ناونیشانەکە بەو شێوە بێ پرۆژه یاسای بەخشینی نیشان و میدالیا لە هەرێمی کوردستان لەبەرەوەی نیشان و میدالیا دەبەخشرێ وەرناگیرێ بۆیە پێشنیارەکەم کە ئەم وشەیە ئیزافە بکرێن بە گرنگیشی ئەزانم سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ بەڕێست مادەی یەک بەڕێز سەرۆکی پەرلەمان پێناسەکان مادەی یەکەم بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەسەواژەکانی خوارەوە ماناکانی بەرامبەریان دەگەێنن یەکەم هەرێمی کوردستانی عێراق داش عێراق دووەم سەرۆکی هەرێمی کوردستان داش عێراق سێم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر مادەی یەک بەڵێ حەسیبەخان جوانخان گولیزار خان دکتۆر محێدی گولیزار خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پیشنیار دەکەم خاڵێکی لە مادەی یەکەم زیاد بکرێت ئەویش بە پێناسەکردنی میدالیا و نیشان لە هەرێمی کوردستان چونکە ئەمە یەکەم جار ئەم یاسایە بکرێت دەبێت بێتە پێناسەکردن باشتر دەبێت بەڵێ سپاس جوانخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها لە ڕستە یەکەم لەوانەیە لە کاتی نووسیندا ئەم وشەیە نووسرابێت بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە پێش بنووسێ ئەم دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریان دەگەینن سپاس دەست خۆش دکتۆر محێدی بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بڕگەی سێم نووسراوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پێم وایە دروستتر وایە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس لەبەرەوەی لە قانونەکەی خۆیانەوە هاتووە لە قانونی ئەنجومەنی وەزیرانە ئەمە وەکو خۆی دایانناوت بەڵێ حەسیبەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێرای دەستخۆشیم بۆ سەرۆکایەتی هەرێم و بڵێن بە پێویست زانینی ئەم پرۆژە یاسا بۆ بەخشینی مەدالیا و نیشان لە هەرێمی کوردستان لە مادەی یەکەم منیش هاوڕای خاتو گولیزارم لەوەی کە بڕگەیەک زیاد بکرێت و پێناسەی نیشان و مەدالیا بکرێت بەم شێوەیە کە من ئامادەم کردووە نیشان و مەدالیای شانازی یان شایستەیی ئەو ڕێزلێنانەیە کە لەلایەن سەرۆکی هەرێم لە بۆنەیەکی تایبەت بۆ مەبەستی ڕێزلێنان و هاندان پێشکەش بەو کەسانە دەکرێت کە لە بوارە جیاوازەکان ڕۆلێکی بەرچاو و خزمەتێکی ناوازە پێشکەش بە خاک و گەلی کوردستان دەکەن و سپاس بەڵێ زۆر سپاس سەرۆکاتی لیژنەی یاسایی لیژنەی پێشمەرگە قسەتان نییە وەڵامتان نییە بۆ پەرلەمانتارانی بەڕێز بەڵێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەستەواژەنە خۆرا ئەو ئەمەی دووەم بەڕاستی ئێمە بە عەمدەن دانانین بۆ ئەوەی دوو ئەم لە نێزیکێ یەکەوە نێ
حکمەکانی ئەم یاسایە ئەم دەستەخۆشانە دوو ئەم ئەوە لە بەرەوە و لە چەندین ڕاپۆرتی تریشمان بۆمان نووسیە ئەگەر خۆی ڕاستە قسەی جوانخان نەڕاستەوە ئەوەی جوانخان ڕاست سەبارەت پێناسەکردنی نیشان و میدالیا لە لژنە بازکرا ئەوان دەڵێن لە مادە دوودا تعریف کراوە پێویست نەدەکرا ئەگەر نەیمەش لەگەل ئەوە بووین مادە دوو هەل بگرین بە تایبەت بڕگەی دووەمی مادەی دوو هەل بگرین لەگەل مادە یەک دەمج بکەین چکە خۆی ئەو تعدادە و جووری نیشان و مەدالیا هەر یەکە و تعریفی خۆی هەیە بۆ ئەوەی وازەحتریش لێبن بەڵام دواتر وەک خۆی ما بە ڕای زیاتری هەواڵان زۆر سپاس بەڵێ مادەی دوای ئەوە بناوی خودی بەڕێز سەرۆکە پەرلەمانی وابزانم کاکێکدار قسێکیە لەس مادەی دوایەوە تعریف بووە لە مادەی دوای دێنە سەرەوە مادەیەش بەڵێ بیخوێننەوە مادەکە بەڵێ مادەی بەڕێز سەرۆکی پەرلەمان نیشان و میدالیا مادەی دوو یەکەم نیشان و میدالیا بە پێی حکمەکانی ئەم یاسایە بریتین لە مانای خوارەوە یەک نیشانی نیشتیمانی دوو نیشانی ئاشتی و پێکەوە ژیان سێ نیشانی پێشمەرگە چار میدالیای بەرخەدان و قارەمانی دوو یەکەم نیشانی نیشتیمانی بەو کەسانە دەبەخشرێت کە لە بواری مەدەنیدا خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن یان داهێنانێکی مەزن لە بواری کارەکانیاندا دەکەن کە لە خزمەت مرۆڤایەتیدا بێت دوو نیشانی ئاشتی و پێکەوە ژیان بەو کەسانە دەبەخشرێت کە خزمەتێکی ناواز لە بواری گەشەپێدانی ئاشتی و مافی مرۆڤ و پێکەوە ژیان پێشکەش بە هەرێم دەکەن سێ نیشانی پێشمەرگە بە کەسانی بیانی دەبەخشرێت کە خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن چار میدالیای بەرخەدان و قارەمانی بەو کەسانە یان بە میراتگیرەکانیان دەبەخشرێت کە لە بوارەکانی سەربازی و ئاسایشیان کە لە میانەی پاراستن و بەرگری لە هەرێم خزمەتێکی گەورەی بێهاوتا پێشکەش دەکەن کە شایستەی ڕێز لێینان و بەرز ڕاگرتنە لەسەر مادەی دووکێ قسەی هەیە بیانووسە کاک چیا کاک سەروان کاک محەممەد ئێرە یەکەم جار ئەوان بنووسە بڵێ بەس ئێوە هەموو جارێ قسە ناکەن بەس ئێرە هەموو جارێ قسە بەسەرچاو لیزەخان مەلاوەیسی لە خزمەتی بیانووسە لیزەخان مەلاوەیسی لێرە لێرە تەنها دوو کەسە ها بیانووسە زۆر زۆر لیزاخان کاک مەلاوەیس دکتۆر ڕێبوار گولیزارخان کاک سەروان کاک چیا کاک شێخ زاهر کاک مەم دکتۆر
عثمان، دكتور إسماعيل، حاجي هيرش، خديجة خان، دكتورة قلاوش، حسيبة خان. دكتور محيدين كم عنا خندو؟ دكتور زيدان كم عنا خندو تو؟ نوسيم كان محمد. ليزا خانفل. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەمەوێت ئەو بڵێم تێبینیەکی جەنابتان زۆر باش بووەوەی کە ئەندامانی لیژنەی تایبەتمەند پێویستە لە لیژنەکانی خۆیان قسە بکەن بەڵام لەوەشدا فەرق و جیاوازیەکرا هەندێک جار ئەبینرێ هەنێ برادر لە لیژنەکەی خۆی قسەی کردووە ئەو تێبینی خۆی نەداوە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو خۆی دێت لێرە قساکە بەڵام جەنابەت ئاگاداری ئەوان ناکەیتەوە بەڵام زۆر جار ئاگاداری برادرانی فراکسیۆنی ئێماکەیتەوە تکایە ینی با ئەمەش تۆزەی دادپەروەری تێدا بێ بۆ هەموو باوا بێت. بەڵێ سەبارەت بە دووەم پێم باشە هەر وەکو کاکبژاریش باسی کرد وتی لە لیژنە قسەمان لەسەر ئەوە کردبوو کە ئەم مادەیە بچێت بۆ مادەی پێناسەکان لەگەڵ ئەودا تەواو بکرێ منیش پێم باشە ئەگە بکرێت مادەی دووەم هەر بچێتە مادەی یەکەم و تەواوکەری زاراوەکان بێت و وەکو پێناسەکردن بێتە هەژمارکردن. دووەم تێبینیشم لەسەر ئەوەیە جیاوازی لە نێوان نیشانی نیشتیمانی و نیشانی ئاشتی و پێکەوە ژیان هیچ جیاوازێکی ئەوتۆ نییە چکو ئەگەر کەسێک یا خودڕێکخراوێک بێوێ لە بواری ئاشتی و پێکەوە ژیان کار بکە دەتوانێت لە ڕێگەی مەدەنیەوە ئیش بکە کەواتە ئەمە هەر ئەچێتە بابی نیشانی نیشتیمانی و ینی پێویست ناکە جای بکەینەوە ئەگە جای بکەینەوە پێویستە حەقلی تریشی بۆ زیاد بکرێت زۆر دوور درێژە بێ بۆ نمونە نیشانی بواری ئافرەت مەسەڵەن بۆ کەسێک لە بواری ئافرەت تا شتێکی کردووە یان لە بواری ژیگە پارێزی و ئەو شتانە بۆیە پێم باشە هەر نیشانی نیشتیمانی بمێنێ. خاڵێکی دیکەش ئەوەیە کە مەسلەی میراتگر بۆ نقطەی چوارەم میدالیای بەرخودان و قارەمانێتی میراتگر زیاد کراوە پێم باشە بۆ نیشانی نیشتیمانی و نیشانی ئاشتی و ئەوی تریش میراتگر زیاد بکرێ بۆچی بۆ نمونای یەکێک لەو کەسانەی کە خاڵی سێەم دەیگرێتەوە نیشانی پێشمەرگە کە بە کەسانی بیانی دەدرێ خات و دانیال میترانێک کە لە ساڵی 2011 وفاتی کردو ئەویش حەقی ئەوەی هەیە بۆ نمونە نیشانێکی ئاوا وەربگرێت لە هەرێمی کوردستانەوە بۆیە پێم باشە ئەگە بۆ میراتگرەکانیش زیاد بکرێت بۆ هەر سێ بۆ یەکەم و دووەم و سێەم بە کەسانی بەو کەسانە دەبەخشرێت بۆ میراتگرەکانیشان دەبەخشرێت. زۆر زۆر سپاس. سپاس کاک مەلاوس. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوو لە خاڵی دووەم و بڕگەی چوارەم کە باس لە مەدالیای بەرخودان و قارەمانەتی بەو کەسانیان بە میراتگەرەکانی دەبەخشن کە لە بوارەکانی سەربازی و ئاسایش و پێشنیار دەکەم هێزەکانی ناوخۆش زیاد بکرێت و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزە. کاک چیا؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی هەر تێبینەمە سەر مادە دوو بوو بڕاستی بچێکی ڕێزبەندیەدا نەوازحەیەکی هەیە و دشەرحەیدا جەک زۆر وازح نینە ڕعیامە جەک وەک لیزەخانێ بەحسکریە ئەف میدالیات ڕێزبەندیەدا توشێ بکی دوو میدالیا نیشانی نیشتیمانی و ئاشتی و پێکوەژیان ببتە یەک میدالیا نیشانی پێشمەرگە و بەرخودان و قەهرەمانی ببتە یەک میدالیانی هەموو هەر ڕێزبەندیە چارە ببتە دوو میدالیا هەر وەسا دشەرحەیدا نویسیە دوباره مدنی دا یعنی یادی جنویسیا باره پێکوەژیان و مافی مرۆڤ هەمان یەکن یعنی دوباره مدنی دا نیشانی نیشتیمانی وەرگرت یان دوباره ئاشتی و پێکوەژیانەدا ئاجی تایدا لیزانە خانێکم کە مادە یەک و دوو ببتە یەک میدالیا ناوێ میدالیەجێک نیشانی نیشتیمانی و ئاشتی و پێکوەژیان بێت میدالیە دوێ دا جنویسیا نیشانی یعنی مادە سێیە نیشانی پێشمەرگە نویسیە خزمەتی ناوەندە پێشکەش بە هەریم دەکەن یا چارە نویسیە پاراستن بەرگری لە هەرێم و خزمەتی گەورە هەمان یەک ینی سەربازیە هەمان ینی بواری سەربازی و ئاسایشە پێشمەرگە دیجە هەم ئەگەر بێتە ڕێزبەندیکردن هەمان سەربازیە بۆ وێجێک بە پێ باشە مادە سی و چارێ ببتە یەک مادە یەکێ و دوێجە ببتە یەک مادە دە کوردستانیدا دوو میدالیە هەبن ئەجب تایدا ڕایا لیزەخانێکم و سپاس. بەڵێ سپاس. کاک شێخ زاهر. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵاتی بینیەکەی من ئەوەیە لە ڕووی سیاغەکردنی مادەی دووەم خاڵی بە نمونە خاڵی یەکەم نیشانی نیشتیمان بەو کەسانە دەبەخشرێت کە لە بواری مەدەنیدا خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن یان داهێنانێکی مەزن لە بواری کارەکانیدا دەکەن کە لە خزمەت مرۆڤایەتی دابێت بە هەمان شێوە بڕگەی دووەم و سێم و چارەمیش بۆیە پێشنیار دەکەم نیشانی نیشتیمان ئەو نیشانانن
تێبینیەکەی من لە ڕووی سیاغەی بڕگەکانە مادەی دوو خاڵی یەکەم و خاڵی دووەم خاڵی سێم و چارەمیش نیشانی نیشتیمان ئەو نیشانانن بەو کەسانە دەبەخشرێت کە لە بواری مەدەنیدا خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم دەکەن یان داهێنانێکی مەزن لە بواری کارەکانیدا دەکەن کە لە خزمەت مرۆڤایەتیدا بێت. بۆیە من پێشنهاد دەکەم لە پاش نیشانی نیشتیمانی ئەو نیشانانە زیاد بکرێت و لە پاش نیشانی نیشتیمانی پێکەوە ژیان دیسان ئەو نیشانانە زیاد بکرێت. لە پاشی خاڵی سێمیش نیشانی پێشمەرگە ئەو نیشانانن و خاڵی چارەم مەدالیای بەرخودان و قارەمانیەتی ئەو مەدالیانن کە لە ڕووی سیاغەوە پێم وابی باشتر دەبێت و بۆیە پێشنهاد دەکەم ئەو خاڵانە زیاد بکرێت و زۆر سپاس. سپاس. کاکمان بورهان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی دووەمی ئەم ڕەشنووسی یاسایەوەی کە خراوەتە ڕوو بۆ بڕگەی یەکەم خاڵی یەکەم من پێشنیاز دەکەم لە جیاتی نیشانی نیشتیمان نیشانی نیشتیمانی بەکاربێنرێت نیشانێکی وەتەنی ئەکرێن نەک نیشتیمان مەبەست لە خاکە نیشانی نیشتیمانیە. بۆ خاڵی دووەمیان نیشانی ئاشتی کافیە پێکەوە ژیانی ناوێ ئاشتێکە زۆر گشتگیرترە هەموو یەکرێتەوە ئەوەی کە کار بۆ پێکەوە ژیانەکە کار بۆ جێگیرکردنی ئاشتیەکات بۆیە ئەوە ینی ئەو وشە زۆرە توانین دەست پێوەگرن. بۆ خاڵی سێم وەکو خۆی بمێنێتەوە بۆ خاڵی چوارەمان میدالی بەرخودان و قارەمانێتی پێشنیازەکەم لا ببرێ لەبەرەوەی چۆن بتوانین لە ناو نیشانی پێشمەرگەیە جێگەیکەینەوە چونکە ئەوەی کە پەیوەنددارە بە نیشانی پێشمەرگە مەسەلەکە پەیوەنددارە بە مەسەلەی قارەمانێتی پێشمەرگەوەی کە یکال مەسەلەی قارەمانێتیەکی خزمەتێکی نیشتیمانی پێشکەشەکە واتە وەتەنی. بۆیە بۆ بڕگەی دووەمیان خاڵی یەکەم وتمان نیشانی نیشتیمانی داڕشنەوەکەی پێشنیازەکەم بەم شێوە لێ بکرێن. بەو کەسانە دەبەخشێت کە لە بواری مەدەنیدا لا ببرێت مەدەنی پێمان بڵێن بۆمانی ڕوونکەنەوە لە بواری مەدەنیدا یعنی ڕوونیکەنەوە لە بوارە جیاجیاکاندا پێم وایە گشتگیرترە و ئەم شامیلیە خزمەتێکی باشتری ئەم بڕگەیەکات بەو کەسانە دەبەخشێت کە لە بوارە جیاجیاکاندا خزمەتێکی ناوازە پێشکەش دەکەن. کوردێک لە کەنەدا بۆ نمونە خزمەتێکی گەورەیەکە سەربەرزیەک بۆ کورد مسۆگەرەکە مەرج نییە بە تەنیا پێشکەش یاریێمی کردوێ ئەکرێ لە هەرێم مدالیەکی نیشتیمانی پێ بخشرێن واتە بعد کورتی نەکەینەوە تەنیا لە ناو هەرێمە پێشکەش بە هەرێم دەکەن ئەکرێ پێشکەشی مرۆڤایەتی دەکەن پێشکەشی هەرێم و یا مرۆڤایەتی دەکەن جێگە بێتەوە. خاڵی دووەمیان نیشانی ئاشتی و پێکەوژیانمان پێکەوژیان لابرێ بەس ئاشتی بێت لە بواری ئاشتیدا پێشکەش دەکەن بواری ئاشتی یا مافی مرۆڤی تیا بێ ئاساییە لەوینە. بەنسبەت خاڵی سێمیانەوە نیشانی پێشمەرگە لەبەرەوەی پێشنیازم کرەوەی کە پێشتر لا ببرێت ئەوەی قارەمانێتی بەم شێوەیە توانین جێگەی بکەینەوە نیشانی پێشمەرگە بە پێشمەرگە یان بە کەسانی بیانی ئێمە بەکارێنین پێشنیازەکەم بێگانە بە پێشمەرگە یان کەسانی بێگانە دەبەخشێت کە خزمەتێکی ناوازە پێشکەش بە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن و میراتگرەکانیشیان دەگرێتەوە. بۆ خاڵی چوارەمیان میدالیای بەرخودان و قارەمانێتی پێم پێشنیازم کرد کە ئەوە هەر لا ببرێت ئەگەر لا نەبرا کە من لەگەڵەوەیان لا ببرێ ئەگەر لا نەبرا دێڕی کۆتایی بەم شێوەی لێ بکرێ گەورەیان پێشکەش کردووە نەک گەورەی بێ هاوتا پێشکەش دەکەن کە شایستی ڕێ لە نان و بەزاکردە لەبەروی شایستە بۆ گەورەیان پێشکەش کردووە و زۆر سپاس. سپاس کاک حاجێرش. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم بڕگەی دووەمی من پێم وایە نیشانی نیشتیمانی دەکرێت هەرسێک نیشانەکانی تر لە ناوی جاجێ بکرێتەوە نیشانێکە بێ بە ناوی نیشانی نیشتیمانی و پێناسەکەی گشتگیر بێ و ئەمانە هەمووی لە خۆ بگرێت و سەبارەت بە نیشانی پێشمەرگە بۆ تایبەت نەکرێ بە پێشمەرگە بۆ بە کەسانی بیانی دەبەخشرە ینی هیچ ئاماژەیەک بە ناوی پێشمەرگە نەکراوە و نیشانەکە بە کەسانی بیانی دەبەخشرێ بۆیە پێشنیار دەکەم کە نیشانی ڕێز و پێزانی بدرێ بە کەسانی بیانی لە زیاد ئەوەی نیشانی پێشمەرگە بۆ پشتیوانی کاگمەم دەکەم بۆ سەبارەت بە نیشانی پێشمەرگە. سوپاس. زۆر سپاس. گولی زارخان.
بەڕێز سەرۆکی پەرلەمان من هیچ تێبینیم لە مادەی دووەم نییە بەڵام اقتراح دەکەم مادەیەکی تایبەت هەبێت بۆ دیارکردنی ئامانج لەم یاسایە فەلسفەی مشەڕع چییە لێردا بۆ دانانی ئەم یاسایە بەڵام بەپێی بەداچوونی من هۆیەکانی دەرچواندن گونجاوە ببێت بە ئامانج لەم یاسایە ئەگەر گەیشتینە هۆیەکانی دەرچواندن دەتوانین ئەوسا سیاغەتێکی دیکە بدۆزینەوە. سپاس کاک سەروان. سپاس کاک ڕێبوەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دوو ڕاستیەکەی من دوو ئیزافم هەیە ئەوەی کە من تێبینیم کردووە دوو بواری گرنگ هەیە وەکو نیشان بۆی تەرخان بکرێ ببەخشرێ ئاماژەی پێنەکراوە یەکیان زانستە ئەوی دیکە وەرزشە. زانست زۆر گرنگە تەصنیفێکی خۆی هەبێ لە مادە دوو بە نیشانی زانست یا زانستی دابدرێ بۆ لەبەرەوەی لە هەموو وڵاتانی پێشکەوتوو زانست تەصنیفی خۆی هەیە نیشان لەو بوارەوە بە تایبەتی دراوە بە خەڵکی لەبەرەوەی زانستیش محڕکی پێشڤەچوونی هەموو کۆمەڵگایەکە بۆیە گرنگە تەصنیفێکمان هەبێ بە ناوی نیشانی زانست ئەگەرچی ڕەنگە لژنەی یاسایی بەم بڵێ لە وەڵامەکانیە کە لە فەقەڕە دوو ئەوەی کە پەیوەستە بە خاڵی یەکەم کە دەڵێ نیشانیشتیمان باسی داهێنانەکە بەڵێ دەڵێ بەڵام چییە داهێنانێکی مەزن لە بواری کارەکانیدا واتە گشتیە بەڵام ئەگەر ئێمە نیشانی زانست تایبەت کەین تەصنیفێکی تایبەتی پێ بدەین واتە احتیمامێکی زێترمان بێداوە یعنی هاندانێکی شێ بۆی کە ئەوانەی لە بواری زانستە بتوانن داهێنان بکەن تەصنیفێکی تر من بە گرنگی ئەزانم لە مادەی دوو هەبێویش وەرزشە ئەگەر دیقەتاندا بێ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە هیچێک لەو تەصنیفانە وەرزش و وەرزشوانی تیانە هیچێک بە هیچ شێوەیەک ئەو سیمە و میدالیانەی کە لەم ڕۆژە یاسایە هاتووە وەرزشوان ناگرێتەوە بۆ ئەم پێشنیارەکەم مەسەڵەن ئێمە پرسیاری ئەوە بکەین ئەگەر ئێمە میسیەکمان هەبێ لە کوردستانە ئایا میسی داهێنانە یا لیاقەیە سکیلسە مەهاراتە بەڵێ مەهاراتە داهێنان نییە وەرزش بۆیە گرنگە تەصنیفێکی وەرزشمان هەبێ بۆی کە وەرزشوانانیش ئەوانەی کە خاوەن لە هاتوو سکیلسی لە بوارەکانن بتوانن سوود لە پرۆژە یاسای وەربگرن زۆر سپاس. سپاس کاک محەممەد سعدەدی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یەکەم پاپشتی قسەکانی کاک مام دەکەم بیتە نیشانی نیشتیمانی لە دووەمیش پژگیری قسەکان لیزاخان دەکەم میراتگر ئیزافە بکرێتە هەموو خاڵەکان لە سێیەم نیشانی پێشمەرگە نووسایە بە کەسانی بیانی بکرێتە کەسایەتیە بیانیەکان چونکە ئەمە دەزانیت لە زۆر تەنها ئەوانەیە کە لە هەرێمی کوردستانی لە زۆر وڵاتان ئەم نیشانە دەبەخشێتە ئەو وڵاتانێک کە پەیوەندی دیبلۆماسی بەهێزیان هەیە کە هاوکاری و هەماهەنگی لەگەر یەکتر دەکەن ئەم نیشانانە پێشکەش بە سەرۆک وڵاتان و سەرکردەکانیشان دەکرێت بۆیە بنووسێتن بە کەسایەتیە بیانیەکان باشتر سوپاسان دەکەین. سپاس کاک عوسمان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێویست دەزانم دەستخۆشی لە هەردوو لێژنەی تایبەتیمەند بکەم بۆ هامادەکردنی ئەو پرۆژەیە بەڵام ئەگەر پرسیار بکەم لە ڕەخنە نییە لەوانەیە وڵام پێویست بێ بۆیە ئایا ئەو پرۆژەیە خزمەت بە کەسایەتی پێشمەرگە دەکا ئەوە یەک بۆیە بەڕاستی من هەندێک پرسیار لێ دروست بووە حەز دەکەم دوای جواب بدەنەوە ئەو هەموو ڕێزێک کە بە ناوی پێشمەرگە و کەسایەتی پێشمەرگە و پێشمەرگە سمبولی هەموو ڕەمزێکە بەڵام بەداخەوە تەنها کەسایەتی پێشمەرگە لێی بێ بەشە لەگەڵ ڕێز و حورمەتم کەسایەتی پێشمەرگە شەهیدێکمان هەبوو شەهید مەغدید لەبەر ئەوەی کەوا خۆی پلەی چەند گەورە بوو لەگەڵ هەموو پێشمەرگە پلە خوارەکانی خۆی نانی دەخوارد یەخستنی ژەمیان بەڕاستی ئەگەر ناوێک بێ سمبولێک بە ناوی گەورەی پێشمەرگە بێ بەڵام پێشمەرگە چینایەتی تێدا بێ لەگەڵ ڕێز و حورمەتم بەڕاستی حەزم لێیەکەوە پێشمەرگەش ئەگە بۆ یەک جاریش بێ هەموو پێشمەرگەی کوردستان بەبێ جیاوازی سمبولێک و مەدالیایەکی پێ ببەخشرێ و زۆر سوپاس. سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی لیزاخان و شێخ زاهیر دەکەم
و لە هەمان کاتدا لە بەشی قسەکانی دکتۆر ڕێبوار پشتگیری دەکەم چونکە زۆربەی وڵاتان یاسای بەڕاتە الاختراعیان هەیە لەگەڵ داهێنان و نیشان بۆ کەسانە دەبەخشرێت کە لە هەر بوارێکی تری مەدەنی بەتایبەت لە بوارەکانی زانستی و وەرزشیش دەدرێت بۆیە پێم باشە لە مادەی دووهام بەگشتی بوارەکان زیاد بکرێتەوە نەک بە خاڵبەندی لایانی سەربازی لایانی مەدەنی بە پێی لایەنە زانستیەکانیش دیاری بکرێ ئینجا دابش بکرێ زۆر سپاس. سپاس دکتۆرە گەلاوێش. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم نیشانی نیشتیمانی پێم باشە نیشانی نیشتیمانی بەو کەسانە دەبەخشرێت کە لە بواری مەدەنیدا خزمەتێکی ناوازە کە لە هەر بوارێکدا بکرێتن پێشکەش بە هەرێم دەکەن یان داهێنانێکی مەزن لە بواری کارەکەیان دەکەن. لێرە زۆر ڕون و وازەحە کە هەر کەسە بەکاری خۆی کە داهێنانێک دەکاتن یعنی هەمووی دەگرێتەوە بواری زانستی وەرزشی بەڵام لێرە داهێنانەکە و خزمەت ئەگەر بکرێتە یەک دەتوانی مەسەلەن لە بواری وەرزشی خزمەتە لە بواری زانستی داهێنانە بەرادی اختراعە بۆیە هەموو بوارەکان دەگرێتەوە لە کە خزمەت بە مرۆڤایەتی دەکەن. بە نسبەت خاڵی سێەم نیشانی پێشمەرگە دەدرێت بە کەسانی بیانی دەبەخشرێت. ئەوەی زۆر فراوانە مستەڵەحەکی زۆر فراوانە لێرە پێم باشە دیاری بکرێت وە خزمەتێکی ناوازە بە چ پێوەرێک یعنی چۆن پێوەردەکەن خزمەتێکی ناوازەیە یعنی لە دوسێ جیان ناوی هاتیە خزمەتی ناوازە بەڵام پێویستە یان پێناسە چیە بیان پێوەرەکەبی بۆ خزمەتی ناوازە و هەندێک جار ئەو خزمەتە معنەویە یان مادیە کە پێشکەش بە هەرێم دەکرێتن ینی ئەوەش پێویستە دیاری بکرێتن و ڕوون بکرێتەوە و سپاس. سپاس. دکتۆرە مادەی دوای ئەوە تقریبان ڕوونکراوەتەوە کە میکانزمی بەخشینەکان چۆن ئەکرێ و بە کێ درێ و کێ دەست نیشانەکانە وازەحە. دکتۆر مەحێدین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری بەشێک لە قسەکانی کاکەمەم و دکتۆر ڕێبوار دەکەم کە باس هەمووی لە هەر چوار خاڵی باسی ئەوە کراوە کە بە هەرێم پێشکەش دەکات. ینی قەتیسمان کردەوە لە سنووری ئیدارەی هەرێم بەمانای ئەوەیە سنووری ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان کەسێک لەو شارانە لەو ناوچانە لە بەغدا لە کەرکووک لە خانەقین لە شنگال داهێنانێک دەکا نووسەرێکی باشە ڕۆمانێکی ناوازە دەنووسێ کەسێک کوردێک لە هەندەرانە بۆیە پێم وایە ئەو وشەی هەرێم فراوانتر بکەن ئەگەر هەرمە بەستمان تەنها سنوورە ئیداریەکەی حکوومەتی هەرێمە ئەوە شتێکی خراپە پێم وایە دەبێت فراوانتری بکەین ئەگەر ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان. خاڵی سێم ئەوەی تریام نیشانی پێشمەرگەی کەسانی بیانی ئایا ئەو کوردانەی کە بەرگریان لە بزوتەوە ڕزگاری خوازی کرد لە باشووری کوردستان ئایا بە کەسانی بیانی هەژمار دەکرێن و لەو شەڕانەی دوای داعشیش بینیمان چەندی ڕۆڵەی کوردستانی هەم لە باکوور هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژ ئاوا بەشداریان کرد لە بەرەنگاربوونەوەی هێرشەکانی داعش ئەوانەش ئایا بە کەسانی بیانی هەژمار دەکرێن یان بە کەسانی کوردستانی ژمار دەکرێن و زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس. خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە خاتولیزا دەکەم بە تایبەت لەو پێشەکیەی کە باسی کرد ڕێک منیش هەست بەو نادادیە دەکەم خوزگە هەر دکتۆرە ڕێواز بەخۆی لێرە ئامادە بووە چونکە بە چەند جارێکی ڕاستەخوا و بابەتە باز دەکەتن هەموو شاهدن کە ئەمە لە لژنەی یاسایی زۆرترین ئیش دەکەین و لە ناو کوبوونەوەی پەرلەمانیش کەمترین قسە دەکەین بەسندێک جار ینی بۆ پێویست دەکات کە ئەمەش پێشنیازی خۆمان دەڵێن بەڵێ یدی زۆربەی قسەکانم لەلایەن هەواڵانی من کرا و پشتگیری لە بەڕێز شێخ زایریش دەکەم. سپاس. حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی دووەم هەمان تێبینی خاتولیزان هەیە یان پێویستە مادەکە چر بکرێتەوە و نەمێنێ بڵین ئەو مادەی لێرە بە برگەیەک بۆ سەر پێناسەکان زیاد بکرێ و ئەگەر بمینێتیش لەو بەشەی کە باس لە میراتگر دەکات لە هەموو ئەو خاڵانەی کە باس کراوە لە برگەی دووەم میراتگرەکان بگرێتەوە سەبارەت بە نیشانی پێشمەرگەش کە بڵین باس لەوە کە بە کەسانی بیانی دەبەخشرێت بە هەمان شێوە پێویستە بەو کەسانش ببەخشرێت کە خۆیان پێشمەرگەن و خەباتێکی بەرچاویان هەیە لێرەدا باس لەوە کرا کە بکرێت بە کەسایەتی من ئەلێم هەموو کەسایەتێک مەرج نییە خزمەتی بەم
پۆستە کردبێ یان بەم پیشەیە کرد بێت کە خەڵاتی ڕێزلێنان وەربگرێ بەڵام هەموو کەسێک ئەتوانێت خزمەت بکە بۆیە وشەی کەسانی بیانی بمێنێتەوە و باشتر دەبێت و پشتگیری خاتولیزا و کاک شێخ زاهیرەکەم و سوپاس. کاک شێخ ئەرشەد. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. ڕاستی من لە بواری زانستی و وەرزشیەکە باسم دەکردبووە بەڕێزان دکتۆر ڕێبوار و دکتۆر زەدان باسییان کرد پشتگیریان دەکەم و پشتگیری مامۆستا مەلاوێشی دەکەم. تەنها پرسیارێکم لە لیژنەی یاسایی هەیە کەسی بیانی پێیان وە کەسێک کە جنسیەی عێراقی نەبێ ینی خارجی جنسی عێراقی بێ یان خارجی هەرێمی کوردستان بێ بەس ئەگەرەوە ڕوون بکەنەوە زۆر سپاس. کاکتۆر ئیسماعیل. بله جناب سرک پارلمانی سپاس از خاله کی پیشگیریا کاکمم کم همو بچونید بیدا خاله دوی بسیاره من اوه اره چه نشان تایبت هاو نشتیمانی نینن هر چهار خاله هات یا دیاره کرن که همی بیانیجی هفپشکن اتوان نشانه ده یعنی از بین مفروض نشانه یا تایبت بید بجید اف نشانه بس بو هاولاتی تنه بو هاو نشتیمانی تنه یا ایکی نیویسی نشانی نشتیمانی بو او کسانه یعنی کسانه بیانی و نبیانی نشانی آشتی و پیکوژیان بو بیانی و نبیانی دید همو یعنی چه خالتی دانین نینن تایبت بید با هاولاتی یعنی مواطن تنها کسی تر مشترک نیه لگل او لو نشانه امن دبینم ابیت شتیکی او ها هبیتن اگر خالی نشانی نشتیمان نشتیمانی ئەوە باوە تایبەت ببیت بۆ مواطنی ئەس باشتر و چاکتر دەبینم. سپاس. لیژنەی تایبەتمەند ئەگەر وەڵامی تێبینی و سەرنجەکان فەرمون پێش بچینە سەر مادەیەکی تر. کاک بژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەندێک تێبینیمان هەیە هەندێک پرسیاریش ئاراستەکراون بۆیە ئەگەر جەنابەت هەندێک کاتمان بدەیە مەمنون دەبین. کوی گشتی تێبینیەکان لەلای من هەیە نووسراوە بەڵام هەندێک بە شێوەی پرسیار ئاراستەکراوە خۆی ئەگەر سەرۆکاتی هەرێم بەڕێز سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم بە پێپەیڕەویش لێرە ئامادە بووە احتیمالە باشتر مەبەستی ئامادەکردنی ئەم پرۆژە یاسایە چکە پرۆژە یاسای سەرۆکاتی هەرێمە جوانتر باشتر جوابی ئەو پرسیارانەیان دابە ئێمە بەرپرسین لەوەکو لیژنەی قانونی تەنیا لە ڕووی قانونی و دستوریەوە هەرچەندە ئەو پرسیارانەی کراوە هیچ متعلق نییە بە مەوزوعێکی دستوری و یاسایی بەڵام حەز دەکەم وەکو بەرچاوڕوونی بۆ هەواڵان ئیشارەت بە هەندێک ئاماژە بە هەندێک نقاطی ئەساسی بدەم چکە لە کۆبوونەوەی وەکو ئەندامی لیژنەی پێشمەرگە لەگەل ئەم بەڕێزانە ئامادە بووم و ئەم وەکو سەرۆکی لیژنەی یاساییش کە ئەو ڕاپۆرتە ئامادە کراوە لێر لەوێ زۆر گفتوگو کراوە یەکێک لە مەوزوعانە کە لە لیژنەش زۆر گفتوگوی لەسەر کراوە ئەگەر باس کرابە باسی بواری زانستی مەسەلەن بکەین پێویست بۆ وەرزشیش تێدا بکەین ئەگەر ئەو بوو بواری کۆمەڵایەتی ڕەوشەنبیری ئاینی ئەو کات دەبوو یعنی پێویستە هەموو بوارەکان تعداد کرابن لەبەرەوە نیازی سەرۆکاتی ڕۆژکارانی سەرۆکاتی هەرێمی شوا بوو کە دوو بوارمان هەیە سەربازی و ڕادفەکەی عەکسەکەش مەدەنی بەڵام پێشنیارکرا معقولە تا حەدێک بۆەوەی لەو مەوزوع ینی شتێکی باشتر بکەین ئەگەر بڵێن لە بوارە جیاوازەکان ئەوە محتەمەلە باشتر مەبەستەکە بگەێنێت ئەگەر مەبەست لە دەستەوەژەی مەدەنی ئەوەیە کە غەیری عەسکەری هەموویانی تر دەگرێتەوە سەبارەت دکتۆر مەلا عوسمان زۆر سپاس باستی جەنابەت ئەوەی سەیان بە تەنیا بۆ خەڵکی بیانیە هەر سێکیانی تر بۆ خەڵکی ئەو نیشتیمانیانی هەرێمن تەنیا ئەوەی سەیان بە کەسانی بیانی دەبەخشرێت چکە لە تاریفەکەشدا دیارە بە کەسانی بیانی دەبەخشرێت بەڵام ئەگەر تەماشای یەکەم یەک دوو چوار بکەین باسی بیانی نەکراوە تەنیا هاتووە عەلە سەبیل الحەصر لە نیشانی پێشمەرگە و ئایا بووچی ناوی پێشمەرگەیە و بە کەسانی بیانی ئەوەش پرسیار بوو دیارە ئەو بەڕێزیان ئەوانەی ئامادەیان کردیان پرۆژە پێیان باش بوو ناوی پێشمەرگە دەستەوەژەی پێشمەرگە وەکو زاراوەیە کە لە سەر مستەوەی دووەلیش سمعەتێکی گەورەی هەیە
که کسی حتی لچو بوارێک دا بێت غیری بواری عسکریش بێ خزمەتێک بکات بە مرۆڤایەتی ئەم نیشانە بەم ناوەی پێشمەرگە ئاراستە بگرێت چونکە ئەوانیش ئەو ناوەیان زۆر پێ خۆشترە ئەو نیشانە بە ناوی پێشمەرگە وەربگرێت و پێشمەرگەش دوای ساڵی 2014 بووە ناوێکی تر سمعەتێکی گەورەیە لەسەر مستەوەی دنیا ئەمە مەبەستەکەیانە مەدالیای پێشمەرگە مەدالیای چوارە مەدالیای بەرخودان و قارەمانێتی بەڵێ بە پێشمەرگە دەدرێت بە پێشمەرگەی هەرێمی کوردستان دەدرێت حەسر کراوە مەدالیای بەرخودان و قارەمانێتی تایبەتە بە پێشمەرگە لێرە بوو ئەو گومانە دروستبووە ئەوە بە پێشمەرگە دەدرێت یان نە لەوێش هاتووە بوارەکانی سەربازی ئەم بەڕێزانەش دەزانن لەوێ پێشنیارێکە بوو لە جیاتی دەستەواژەی سەربازی پێشمەرگە بێت بەڵام سەربازی ئۆتۆماتیکیان پێشمەرگەش دەگرێتەوە بە پێ قانونەکانی بەرکار و قانونەکانی تایبەت ئەی پێشمەرگەش هەمووەتوە لە بواری سەربازی کە سەربازی پێشمەرگەش دەگرێتەوە و هێزەکانی ئاسایش ناوخۆ لە ئەسلی پرۆژەکەدا هێزەکانی ناوخۆش ئیزافەکرا بوو لە راپۆرتی ئێمەدا بۆ ئەوەی سەربازی و ئاسایش کافیە چکە هێزەکانی ناوخۆش ئۆتۆماتیکیان دەگرێتەوە لەبەرەوە ئێستا لە راپۆرتی ئێمەدا تەنیا سەربازی و ئاسایش هاتووە خزمەتی ناوازە کە وەکو ئەم دەستەواژە بوو دانراوە زمانی ئەوە کە ئایا ئەم خزمەتی ناوازە چۆن تەقیم دەکرێت ئایا خزمەتی ناوازە بە چ شێوەزێکە ڕێکارەکان و ئەو لایەنانەی دەسەڵاتیان هەیە پێشنیار بەرز بکەن ئەوە هەموو بە فلتەر حسابە ئەگەر لەوێ دەسەڵمێنرێت لە هەر فلتەرێک کە ئەمە خزمەتێکی ناوازە فعلەن پێشکەش کردیە یان نە چونکە ئەوە نییە یەک بە مباشر کە تەقدیم بکرێت و وەردەگرێت بۆ ئەوەی پرسیار دروست بێت ئایا چۆن دەسەڵمێنین کە ئەمە خزمەتێکی ناوازەیە ئەو فلتەرانە لە مادەکانی دواتر دەگەینێ کە ئاراستە دەکرێت و بە چڕێگایەک دێت و دەچتە لژنەیەک ئەو لژنەیە لە مادەکانی دواتریشدایە هەڵسەنگاندنی تایبەتی بۆ ئەو کەسانە دەبەخشێت کە پێشنیار کراون ئایا شایستن یان نە یعنی تقریبا لە زیاتر لە سێ فلتەر تێپەر دەبێ تا ئەوە دەسەڵمێنێت کە ئەمە فعلەن خاوەنی خزمەتێکێکە کە پێشکەش کراوە و خزمەتەکەشی خزمەتێکی ناوازەیە سەبارەتەوەی دکتۆر مەحیەدین هەرچەندە لێرەش نییە لێرە لە کورسی خۆی نەمەوە لەبەرەوە جیاوازیەکی زۆر هەیە گۆک دکتۆر لە نێوان بە هەرێم لەگەل لە هەرێم ئەوەی جەنابەت محتەمەلە بە دێغەت تەماشەت نەکردبێ لە هەرێم نییە بە هەرێمە ئەگە بڵێن لە هەرێم کەواتە سنووری جۆغرافیەکەوە تهدید بوو بەڵام بڵێ خزمەتێک پێشکەش بە هەرێم دەکات کەواتە ئۆتۆماتیکیان ئەو کەسە بیانیشە بەس خزمەتێک پێشکەش بە هەرێم دەکات ئەو لەو بەیە ماناکەی زۆر دەگۆرێت بەڵێ ئەوەی دکتۆر دەڵێت سنووری داریەکەت ئایا بەس بوو لە هەرێمە لێرە نەهاتووە بەم شێوە هاتووە بە کەسانی بیانی دەبەخشێت کە خزمەتێکی ناوازە پێشکەش بە هەرێم چکە ئەگەر هاتووە لە هەرێم مەوزوعەکە دەگۆڕێت لێرە بە هەرێمە ئەوەیە تەمام دەست خۆش مهم بەس جیاوازیەکە لێرە بەولە باس کاک جارەکە تۆزێک شڕیکەنەوە کاک فەرموو لیژنەی پێشمەرگەگەر بەڕێز سەرۆکی پەرلەمان دەرفەتە دێنەوە کاک بەڵێ وڵایە ئەژی هەر پشتگیریە تێبینێت دکتۆر بژارت کەم ئەم گەل هەواڵدوان کۆمبۆنادا ئامادە بوون بڕاستی پرۆژەیەکی تازە و نوێ فکرێک و بیرۆکێکە گەلەکە جانە بۆ هەرێمە کوردستانê سەرۆکەتی هەرێمێکی زێدەتر هەوڵت داین ڕوویەکی مەدەنیاتیە شارستانیەتیە ئەن سیڤیلیە بێژین civakê Kurdistanê ve peyda bibîtin ji ber hindê jî medaliya navê pêşmerge yan nîşaniya navê pêşmerge bû hindê ye pêşmergel nava Kurdistanê dayê berniyas bi xelkê dereve bidene naskirin ehtimala eger ev yasaya heba heftiya çoy da êkiş wan nîşana da baye Macron yani da pêşmerge çavê xelkê da mektebet xelkê da nava xelkê biyanî da her yê hebîtin paşî jî ev
اف ماده همی ده پیرو ده انا دارتن وقتی ما مناقشه لكن همی تفاصيل يتدال دفعون جلك ترون سپاس بو سپاس كاك بالام بو فرمو كاك سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس کاک بژار ڕوونکردنەوەیەکی جوانی دا بەڵام ئێمە گەر سەیری ئەم پرۆژەیە بکەین بە شێوەیەکی گشتی ئەم پرۆژەیە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان پێزانینە بۆوانەی کە خزمەت ئەکەن و ڕەهەندی دووهەمیش هاندانە و لەم پرۆژەیە هەمووانە جێکراوەتەوە ئێمە گەر سیرکەین کە لە بڕگەی دوو هەمەڵێ نیشان بەو کەسانە دەبەخشێت کە لە بواری مەدەنیدا بواری مەدەنی هەموو بوارەکانە گرێتەوە وەرزشە گرێتەوە کشت و کاڵە گرێتەوە یعنی هەموو بوارەکانە گرێتەوە لەبەرەوە لێرە کەس بێبەش نەکراوە و هەروەکو کاکبژاری شامەژەی پێدا نووسراوە بە هەرێم نەک لە هەرێم کەواتە ئەگەر کەسێک لە دەرەوەش بێ لەو بوارانە یعنی شتێک پێشکەش بە هەرێم بکرێ ئەوانە شەگرێتەوە پێکەوەژیان و ئاشتی و پێکەوەژیانیش بەو کەسانە دەبەخشێت کە خزمەتێکی ناوازە لە بواری گشتی و ئاشتی و مرۆڤایەتی پێکەوەژیان پێشکەش بە هەرێم دەکەن ئەویش کەسێکی کەش بێت لە دەرەوە یعنی شتێک پێشکەش بە هەرێم کە ئەم میدالیایە هەموو یەکگرێتەوە مەبەستی شیە لە خاڵی سێم نیشانی پێشمەرگە بە کەسانی بیانی دەبەخشێت کە خزمەتێکی ناوازە بە هەرێم دەکەن لێرە پێشمەرگە سمبولی گەلی کووردا و لەبەر ئەوەش زیاتر ئەمە دەبەخشرێ بەو خەڵکانە کە ئەوانەش وەکو پێشمەرگە داکۆکی کەرە بن لە گەلی کورد و لە خاکی کوردستان بۆیە ئەو میدالیان پێبەخشرێ وەکو شەرەفێک کە وەکو شەرەفێکی پێشمەرگایەتی خاڵی چوارهەم میدالی بەرخودان و قارەمانێتی بەو کەسانە بە میراثگرەکانی دەبەخشرێت کە لە بوارەکانی سەربازی و ئاسایش و میدا پاراستن بەرگری لە هەرێم لێرە جێگەی هەمویان کراوەتەوە وەکو ئەزانینەوانی کە لە بڵێن ئاسایش و ناوخۆ کار ئەکەن و ئەوانەشی لە هێزی پێشمەرگە کارەکەن وەکو پێشمتنەمە دوو ڕەهەندێکیان ئەوەیە کە وەکو هاندانە بۆیانەی کە خەڵک خزمەتی زیاتر بە هەرێمی کوردستان کا و ڕەهەندی دووەمیشان پێزانینە بۆ ئەو کەسانەی کە ئەو خزمەتانەکەن سپاس کاک بژاروتە داوای تەوزیحێکی فەرموو بله داوای لێبوردن دەکەم بە ڕێسەروی پەرلەمان هەر سەوارە پرسیاری جانەوە ڕێک دکتۆر اسماعیل پرسیارێکی بەس تۆزێک چڕێکەنەوە بله دکتۆر ئەگەر حەزی خەلەتان بم تا باس کرد بەس هاوڵاتیات دەن یان نە بله 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 دکتۆر نیشانی نیشتیمانی و نیشانی آشتی و پێکەوەژیان و میدالیای بەرخودان و قۆرامانەتی هەر سێ بوون ئەو نیشتیمانیانە مجرد نیشانی پێشمەرگە بە کەسانی بیانی دەبەخشرێت بوو واضح بە کەسانی بیانی دەبەخشرێت لێرە بەس کەسی معنەوی بەس کەسی سروشتی نییە بۆ معلوماتی جەنابەت کەسی معنەویش دەگرێتەوە لێرە و تەنیا لێرە هاتووە بیانی ئەوانی تر هەمووان هاوڵاتیانن لێرە تەنیا ئەستێتنان بە کەسانی بیانی مادەی دوایەوە بەڕێزان فەرمون مادەی سێ بەڕێز سەرۆکی بەرلەمان مادەی سێ یەکەم شێوە و نەخش و نیگار و هێماکان و ئەو مادەی کە نیشان و مەدالیای لێ دروست دەکرێت بە پەیڕەوێک دیاری دەکرێت لەلایەن سەرۆک دەردەچێت دووەم نیشان و مەدالیا بە مەرسومێک لەلایەن سەرۆک لە بۆنەیەکی تایبەتدا دەبەخشرێت بەڵێ بەڕێزان هەر بەڕێزێکەوێت گفتوگۆ لەسەر مادەی سێ بکات بە پێی مادەی 88 بڕگەی دووەم یەکی دوو دەقەتان بۆیە قسەی لەسەرکەم بە ناوەکان بنووسن فەرمون مسلم هیمداد ئەم بەڕێزانە ناویان تۆمار کردو بە ڕێزان کاک سەروان کاک هەڵکەوت کاک مسلیم مامۆستا عومەر کاک مام کەسی تر هەیە کاکیم دادیش ئێستا بەرزی مشکل کاک سەروان بە ناوی خدای گەورە و میهرەبان من شتێکم هەبوو بەڕاستی بیڵێم ئەویش ئەوەیە کە ئێستا داخل کراوم لەسەر مادەی سێ کە ڕاو سەرنجم تێبینیەکانم بڵم لەسەر ئەو مادەیە بۆ نمونە یەکەم کەس من داخل کراوم ڕەنگە ئەو تێبینی و ئەو سەرنج و شتانەی کە لای ئەوانەی دووای من داخل دەکرێن زیاتر فکری من بۆ ئەو مادەیە بات و زیاتر تێبینیم لەسەری هەبێت ئەگەر یەکەم جار لە مادەی دوو
کە من دەستنیشان کرام و ناوی من خوێندراوە گوتم قسەکانی من کرا بەڵام کە داوای دووبارە داخلبوونەوە ینی بە شتێکی ئاسایی دەبینم ئەگەر داخل کرابەمەوە و ڕاو سەرنجەکانم بگوتابە هەر نەبوو ئەوەی پشتگیری ئەو کەسانە بکەم کە ڕاو سەرنجی ئەوان بەدڵی ئێمەیە کاک سەروان مادەی 88 زۆر واضحە کە لەسەر هەر مادەگەر بەڕێزێک ناوی تۆمارەکە 2 دقە بۆیە قسە بکات یەک جاریش بۆ هەیە مداخەلەکە بکات بۆیە بە پێی ڕۆتعامل کراوە ئێستا لەسەر مادەی سێگەر بەڕێزت ڕێیەکەت فەرموو هیچم نییە کاک هەڵکەوت بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی یەکەم ئەڵێ شێوە و نەخشە و نیگا و هێماکان ئەو مادە کە نیشان و مەدالیای لێ دروست دەکرێت بە پەیڕەوێ دیاری دەکرێت کە لەلایەن سەرۆکەوە دەربچێت بەڵام ئیشارەی بەوە نەداوە کە هەر هەموو مادەکان وەک یەک زیاوازە لە نەخشە بەڵام ئیشارەی بەوە نەداوە کار هەموو مادەکان وەک یەک کە یاخود جیاوازە لە نەخشە و دیزاینی مەدالیاکە زا داوام وایە بۆ هەر خاڵێک لە خاڵەکانی بەخشینی مەدالیا پێیان شکل و دیزاینی مەدالیاکە تعبیر بێت لەو خاڵی کە مەدالیاکەی پێدەبەخشرێت لەو بوارەدا یعنی ئەگەر سوار مادەمان هەیە کە مەدالیاکەی پێبەخشرێ ئەگەر هاتوو ئەو مەدالیات تەمەن هەر مەدالیایەک با بە شکلی دیزاین و ناونیشانی شتەکە بێ دیزاین و نەخشەی بۆ بکرێ زۆر سپاس سپاس کاگیم داد بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 خاڵی مادەی سێ عەفوەن لە خاڵی یەکەم شێوە و نەخش و نیگار و هێماکان ئەوە هەندێک حەساسە لەسەر چه ئەساسێک لەسەر چه بنەمایەک با بڵێن ئەو هێما و دیزاین و نیگار دەکرێتن ئێمە حەز دەکەین دەم جۆرە بابەتانە هێمایەکی یان سمبولێکی پێکهاتەش تێدا هەبێتن سوپاستان دەکەین سپاس کاک شاخەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت پرۆژە یاسای مەدالیا لە مادەی سێ بڕگەی سێ نیشانی پێشمەرگە یعنی ئەکرا جگە لە نیشانی پێشمەرگە باسی شەهیدیش بکرایە و ناوی شەهیدیش بەهاتایە لە بڕگەی سێ لە مادەی سێ خاڵێکی کە بڕیار بوو ئەم پرۆژە یاسا هەردوو لیژنەی تایبەتمان لیژنەی پێشمەرگە و لیژنەی ناوخۆ ئامادەکاریان بکردای و پرۆژە یاساکەیان حاضر بکردای و دواتریش لەگەڵ لیژنەی یاسایی چونکە ئێمە پێشووتر من و برای بەڕێزم کاک ڕڤینگ لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەمان کردووە دانیشتوین لەسەرم بابەتە و قسەمان کردووە بڕیار بوو هەردوو لیژنە ئێمە کۆبوونەوە بکەین و هەماهەنگی بکەین لەسەر ئامادەکاری و حاضرکردنی ئەم پرۆژە یاسا بەڵام بەداخۆ ئێمە وەکو لیژنەی ناوخۆ لەم پرۆژە یاسا ینی لە ناو پرۆژە یاساکە ناومان نەهاتووە یا با بڵێن لە ناو ئامادەکاری پرۆژەکە ئێمە هیچ ئەوەیەکمان نەکراوە سپاس سپاس کاک شاخەوان کاک یاسین بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان من برادران باسی دیزاین و شتەکانیان کرد بەس لێرەدا لە خاڵی یەکەم و دووەم دەڵێ دەکرێت پەیڕەوێک دیاری بکرێت کە لەلایەن سەرۆکەوە مەبەست سەرۆکی پەرلەمانە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمە کاک یاسین لە مادەیەک تاریفی سەرۆک کراوە کە مەبەست لێی سەرۆکی هەرێمە یعنی مەبەستی سەرۆکی هەرێمە دیسانەکە ئەو دیزاینش هەر دەڵێ لەلایەن سەرۆکەوە خۆی دەبێت دیزایانی ئەوە تعبیر لە هەموو کورد بکاتەوە نەک مەسەلەن کە ئێستا کە بڵین سەرۆکاتی هەرێم بەدەست پارتی دموکراتی کوردستانەوەی لەوانێ بیانی بەدەست ئێمەوە بیان بەدەست یەکێکەوە بی بەڵکو دەبێت خەڵکانی شارەزا ئەو مەدالیای دیاری بکەن سوپاس سپاس کاک مەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارە بە مادەی سێ بڕگەی یەکەمیان پێشنیازەکەم کە لەلایەن سەرۆک دەردەچێت لا ببرێ لەبەرەوەی لە مادەی دوانزەی پرۆژە یاساکەدا جەخت لەوە کراوە کە سەرۆک بۆی هەیە پەیڕەوێک دەرەکا بۆ مەسەلەیە کەواتە وتمان هەر بە پەیڕەوێک دەردەکرێت لە دوانزەکە هەیە سەرۆک دەریەکات لە سەلاحێتی سەرۆکی هەرێمایە دووبارە بوونەوەی بە زیاد دەزانم بۆ بڕگەی دووەمیان داڕشنەوەکە گەردی قەت بدەن ئەندامانی بەڕێزی لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەندیدار ڕەکیکە ئەو داڕشنەوەیە نیشان و مەدالیا بە مەرسوم لەلایەن سەرۆک لە بۆنەیەکی تایبەتیدا دەبەخشرێن پێشنیازەکەم نیشان و مەدالیا لە بۆنەیەکی تایبەتیدا و بە مەرسوم لەلایەن سەرۆکەوە دەبەخشرێت ئەبەو شێوەیە و ڕەنگە خزمەتکە و سپاس سپاس کامەر
بەناوی خۆی بەخشندە بە ڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من زۆرینەی مادەکانم خوێندۆتەوە و بۆ ئەم مادە بۆ مادەکانی کاش پێشنیار بۆ ئەم لیژنە بە ڕێزایەکەم هەردوو لیژنەکە پیاچوونەوەیکی باشکەن لە ڕووی زمانەوانی و لە ڕووی هەڵی چاپەوە مستەوای یاساکە بەرزتر بێتەوە زۆر سپاس و دەستان خۆش کاک مسلم بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستی لێژنێ تایبەتمەند خۆش بێ من بەڕاستی لەسەر مادەی سێ بەرگەی یەکەم شێوە و نەخش و نیگار و هێماکان و ئەو مادەی کە نیشان و میدالیا لێ دروست دەکرێت بە پەیڕەوەک دیاری دەکرێت بە پێی پسپۆڕی دیاریکراو کە وەک برای بەڕێزم کاکەڵکەوت باسی کرد ینی چونکە لە مادەی دووە چوار جۆر نیشان و میدالیا دیاری کراوە بۆیە هەر نیشان و میدالیایەک تەبعاً دەبێت هێما و نیگار و نەخشەکەی جیاواز بێ لەگەڵەوەی ترخە مادەی دووەم نیشان و میدالیا بە مەرسول لایەن سەرۆک لە بۆنەیەکی تایبەت دەبەخشرێت بە ئامادەبوونی خانەوادەی کەسی ینی خانەوادەی کەسی ڕێز لێگیرا و چونکە ئەمەش هەر پەیوەندی بە بڕگەی چوارەمی مادەی دوو پێشخۆی هەیە کە کەسی شەهید یان کەسی بڵێن وفات ئەوەی وفاتی کرد و خانەوادەکەی هەر دەبێ مەوجود بێ بۆی کە مەدالیا و نیشانی پێدەبەخشێت لایەن سەرۆکەوە سپاس سپاس لیژنەی تایبەتمە لەگەر سەرنج و تێبینیەکانێ بەس بە چڕی بکایە بچنە سەر مادەی کاک بەڵام فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە گەر بەوردی ناوەڕۆکی ئەم یاسایە بخوێنینەوە ئەم یاسایە تەنها وەکو ئاماژەم پێدا دوو ڕەهاندی هەیە یەکێکیان هاندانە دوو هەمیان پێزانینە سەبارەت بەوەی ئەما گەر سیرکەین بڵێن بۆ نمونە نەوەی پێشمەرگە یان زیندانی سیاسیان پێشمەرگە ئەم چین و توێژانە هەر کەسێک بۆ خۆی یاسای تایبەت بە خۆیانیان هەیە ئەمە ئاماژەی پێدراوە بۆ ئەو کەسانەیە کە داهێنان ئەکەن لە مەولا نەک بۆ شەهیدێکی قارەمانیان بۆ ئەوەی بێکە بە مناڵە شەهیدیان ناڵی زیندانێکی سیاسی یام کەم ئەندامێک بدرێ وەک ئاماژەم پێدا هاندان و پێزانینە بۆ ئەوەی کە خزمەتی زیاترەکە و سپاس سپاس فەرمون مادەی چوار بەخشین و نیشان و مەدالیا مادەی چوار یەکەم سەرۆک بۆی هەیە لە هەر کاتێکدا نیشان و مەدالیا بە کەسانی شایستە ببەخشێت دووەم سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە پێشنیار بۆ دیاریکردنی کەسانی شایستە بە بەخشینی نیشان و مەدالیاکان وەربگرێت سێم کەسانی شایستە بۆ وەرگرتنی نیشان و مەدالیا لەسەر ڕاستپاردەی وەزیری تایبەتمەند یان سەرۆکی لانە نەبەسراوەکان بە وەزارەت بە ڕەزامەندی ئەنجومەن بۆ سەرۆکایەتی هەرێم پێشنیار دەکرێت چوارم لیژنەیەکی تایبەتمەند لە سەرۆکایەتی هەرێم پێک دەهێنرێت بۆ هەڵسەنگاندنی پێشنیارکراوان بۆ خستنە بەردەمی سەرۆک بە مەبەستی بەخشینی نیشان و مەدالیا زۆر سپاس هەر بە ڕێزەگەی گفتوگۆ لەسەر مادەیە کات بە فەرمی دەست بەرزکاتەوە کاک مسلم و دکتۆر ئیسماعیل بەڕێزان ئەم ناوانە داوایان کردو گفتوگۆ لەسەر مادەی چوار بکەن بەڕێزان کاک جەلال کاک محەممەد کاک بەهجەت گولیزارخان کاک دکتۆر ئیسماعیل کاک مسلم مامۆستا عومەر کەسترەیە کاک بەهجەت بەڕێز سەرۆکی پەرلەمانی سەبارەت مادەی چارێ بڕگاسێ کەسانی شایستە بۆ وەرگرتنی نیشان و میدالیا لەسەر ڕاستپاردەی وەزیری تایبەتمەند یان سەرۆکی لایەنە نەبەسراوەکان بە وەزارەت بە ڕەزامەندی ئەنجومەن ئەنجومەنی وەزیران لە تعریفەکەی بیدایەدا تۆمە بەس لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم پشتی ئەنجومەنی بۆ سەرۆکاتی هەرێم هەیە یعنی حەقل وێرە ناوی ئەنجومەنی وەزیران ژی بهێتن لە تعریفەکە کاک بەهجەت مەبەست لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمە بەڵێ بەس دیفێرە بۆ سەرۆکیژی مەسەلەن مادەی سێ خۆ بۆ سەرۆک هەیە ئەلڤێرە گوتی سەرۆکاتی هەرێم ینی حەقە بێژن بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران زۆر سپاس گولیزارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لە بڕگەی دووەم و چوارەمە سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە سەرۆکایەت دەبێت لێرە تەحدید بکرێت
پشنیار دەکەێت چونکە لە مادەی یەکەم دەڵێ سەرۆک بۆی هەیە ئێمە و سەلاحەتە سەرۆک بۆی هەیە کە میدالیا و نیشان ببەخشرێت بەڵام لێرەدا بوتومانە پشنیار سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە پشنیار بکات لێرەدا دەبێ ئێمە دەستنیشانیکەین کێیە ئەوە پشنیار دەکات ئێمە ئەو سەلاحیەتمان داوەتە بە دەبێت تەحدیدی بکەین دەڵێن سەرۆکی دیوان بۆی هەیە پشنیار بکات. ئەمە لێرە خاڵی چوارەم دەڵێ لیژنەیەکی تایبەتمە لە سەرۆکایەتی هەرێم پێک دەهێنرێت بۆ هەڵساندنی لێرەدا بەڕێی من ئەگەر ئەوە بێ معناتە ئەی برگەی یەکەمی دەگرێتەوە یان ناگرێتەوە دەبێ ئیستیثنائیکەین برگەی چارەم بڵێن ئیستیثنا لە برگەی یەکەم جگە لە سەرۆک دەتوانێت ینی لێرەدا دەبێت جیای بکەینەوە لێرەدا ینی ئێمە تێکەڵاومان کردووە برگەی چوارەم دەبێت جیای بکەینەوە لە برگەی یەکەمە ئەگەر ئەو ملاحەزە بە هەندی وەرگرن باشە. باڵێ سوپاس کاک جەلال. زۆر سپاس بەڕێ سەرۆکی بەرنامە وەڵام من بانامۆ گوتی ئەوانە منداڵی شەهید یان زیندانی سیاسی یاسای تایبەتی خۆیان هەیە ئەگەر بەڕێزێک شایستەی ئەوە بوو میدالیای پێ بدڵێ ینی اختیار کرا باشە ئەو بەڕێزیان بەران اختراع یان داهێنانێکی نوێی کرد یان بارۆکارێک لە ژیان نەما باشە ئەو میدانە پێشکەش بەچێ دەکرێت ئەگەر ئەوە تکای یاسای تایبەتیانە بێ. زۆر سپاس. سپاس کاک مسلم. بەرە سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی چوارەم من پرسیارێکم هەیە ئایا کەسی داهێنەر و ڕێز لێگیرا و تەنها یەک جار ئەو مەدالیە ئەو نیشانە وەردەگرێ بۆیە پێم باشە بە بەرگەیەکی پێنجەم دیاری بکرێت کەسی داهێنەر و ڕێز لێگیرا و تەنها یەک جار بتوانێت ئەم میدالیای نیشانی داهێنەر و ڕێز لێگیرا ینی وەربگرێت. دەستخۆش. سپاس کاک محەممەد. بەڕێ سەرۆکی پەرلەمان لەم مادەیە سەرۆکایەتی هەرێم لایەنە جێبەجێکردن وەزیرەکانیشی مافی دایتاوانش کە پێشنیاز بکەن لێرەدا پێشنیاز دەکەم ئەو نیشان و میدالیانە زیاتر بۆ کەسان دەدەکرد کە لە پرسە نیشتیمانیەکان ڕۆلیان هەبووە پەرلەمانی کوردستانیش زیات ینی گەورەترین دەستگایە کە خۆی بە مباشری تەماسی لەگەڵ ئەو پرسە سیاسی و نیشتیمانیانە هەیە. نازم لە وڵاتەکانی دیکە ئەمە هەیە نیە تەجروبەمان نیە بەڵام لێرە بە باشی دەزانم پەرلەمانی کوردستانیش ئیزافە بکرێت ئەو مافەی هەبێتن کە ئەو کەسانێک کە شایستن و یاخود ئەو کەسایەتیانە کە بە شایستەی دەزانیتن پێشنیاز بکرێت بۆ ئەوەی ئەو میدالیە و نیشانە وەرگن. سپاس کاک ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکی هەرێمە جارە چوویش منافێ خۆ نویسی جەناب پەرلەمان کاک فەر سەرۆکی پەرلەمان عفو ببوورە تەناوێ من ناخواد نزانم بۆچی ئەس بینم خاڵە دووەم نەنویسی سەرۆکایەتی هەرێم سەرۆک هەرێم سەرۆکایەتی چونکە پێشترەوە بەحسێ ڕێنمایە کە ڕێنمایی ئەوە گوتی سەرۆک دەردەخیت پێشینیارش پێشینیار ئەبێت لای سەرۆک هەرێم بیدەن و ئیضافە بکرێتن سەرۆک هەرێم و سەرۆک پەرلەمان بۆ یعنی بەس سەرۆک هەرێم تنێ ئەو دی هەبیتن ئەو مافە هەبێت سەرۆکایەتی هەرێم پەرلەمانە ئەو مافە نەبیت. سپاس. سپاس کامەر. من قسەکانم کرا زۆر سپاس. سپاس لیژنەی تایبەتمە ئەگەر جوابێکتان هەیە فەرمون. کاک ڕڤینگ جواب هەیە هیچ لە حەزێ باڵام بوو کاک فەرمون. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەو پێشنیار و ئەو بڵێن بەخنانەکە گیرا لە ئەمێنە هەڵێ سەرۆک بۆی هەیە لە هەر کاتێک نیشان و میدالیا بە کەسانی شایستە بەخشێت لێرا سەرۆک خۆی بە تەنها بۆی هەیە نیشان و لە برگەی یەکەمە سەرۆک بە تەنها خۆی بۆی هەیە خەڵک دەست نیشان کە کەسێک ئەزانێ لە بوارەکانە داهێنانیان کردووە بەڵام برگەی دووهام ئەڵێ سەرۆکی هەرێم بۆی هەیە پێشنیاری دیاریکردنی کەسانی سەرۆکایەتی هەرێم یعنی دەستەی سەرۆکایەتی هەرێم بۆیان هەیە پێشنیار بخەنە بەردەستی سەرۆکی هەرێمەوە کە کەسێک لە بوارێکدا داهێنانێکی کردووە خزمەتێکی ناوازەی پێشکەش بە هەرێم کردووە بۆ ئەوەی سەرۆک میدالیاکەی پێ ببەخشێ لەبەرەوەی سەرۆکی هەرێم لەوانەیە لە بەشەکانی خۆی گوێ لە هەر بەشێک طبعاً مەسەلەی سەربازیە مەسەلەی ئیداریە ئەوان پێشنیاری بۆکەن و ئەویش سەیری پێشنیارەکەکە کەسانی شایستە بە وەرگرتنی نیشان و میدالیا لە سەر ڕاستپاردەی وەزیر
لێرە ئەگەر سیرەکەین لێراجێی هەمووی کراوەتەوە وەزیر وەلایەنی نەبەستراوە بە وەزارەتەکان بۆیان هەیە پێشنیارەکانیان بەرزکەنەوە بۆ نمونە کەسێک لە دەستگای مینە ئەبینێ کەسێکی کردویان کەسێک لە بواری وەرزشیایە پێشنیار بەرز دەکاتەوە یاریزانێکی وا هەیە بۆ نمونە کە توانیوێتی خزمەتێکی باش بە ناوی کورد بکە کورد بەرز کاتەوە ئەم پێشنیارە بەرز دەکرێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم یعنی لێرەدا هەموو بەشەکان بۆیان هەیە پێشنیارەکانیان بەرزکەنەوە لیشکە ئەڵێ لە خاڵی بڕگەی چوارەمی شەڕە لیژنەی تایبەتمەند لە سەرۆکایەتی هەرێم بۆ پێک دەهێنرێت بۆ هەڵسەنگاندنی پێشنیارکراوەکان طبعا ئەو پێشنیارانەی کە ئەکرێت لە وەزارەتەکان یان لەلایەنی نەبەستراوە بە وەزارەتەکان پێشنیارەکانیان دەچێتە بەردەم ئەو لیژنەیە کە لە سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە بۆ ئەوەی پێش هەڵسەنگاندن بۆ پێشنیارەکانیان بکرێت بزانن ئەم پێشنیارێکی باش و بەجێیە ئایا ئەو داهێنانەی کە کراوە شایەنی ئەوەیە کە ئەم میداڵەی پێ ببەخشرێ ئەو کاتە پێشکەش بە سەرۆکی هەرێمیەکەن سوپاس بەڕێزان لەسەر مادەیە ئەگەر بە بچین بۆی باشترە بامەت لەسەر مادەی با لەسەر بەتمادە خاڵی نقطە نیزام ئەگەر دێک نقطە نیزامەکەت لەکەک بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە حەڤا لە 6 حوتی 2021 کە یاسایەک دەرچوو بە خاوەنکردنی زەویە زیادە ڕەویەکان بەڵام ئەو یاسایە کە دەرچووە بەداخەوە بە ڕێزۆرێکی پەرلەمان شارەوانیەکان هەتاکو ئێستا بەردەوامن لە تەبلیغکردنی خەڵک لەبەر ئەوە ئێستا من ئەگەر باسی کەلار بکەم با بڵێن لە گەرمیان لە ئیدارەی گەرمیان 92 کەس فەرمانی گرتنیان هەبووە 11یان خانۆکەیان ڕوخاندووە یەک کەسیان وەکو برای بەڕێزم کاک بە هەمەن ئیشارەتی پێدا نزیک 2 مانگە گیراوە و هەشتایشی تاکو ئێستا ماڵ و مناڵی جێڵاوە قاچاخن لەبەر ئەوەی حەقا سەرۆکایەتی پەرلەمان من داوایەکەکەم لە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان نووسراوێک ئاراستەی وەزارەتی شارەوانی بکە بۆی وەزارەتی شارەوانی شارەوانەکان ئاگادار کاتەوە کە واز لە تەبلیغکردن و گرتنی خەڵک بێنن لە 25/8 بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 25/8 ئەوە تەلامە بەوێنە کەوا تەبلیغی خەڵک کراوە زۆر بەداخەوە سپاس کاک ڕزگار پێشتر درەنگە لێرە نەبووی جەنابەت کاک بەهمەنی ژەمان پرسیار و تێبینی و نقطە نیزامی وەڵام درایەوە بچنە سەر مادەی 5 بەڕێزان لیژنەی تایبەتمەند بەڕێز سەرۆکی پەرلەمان امتیازاتی نیشانە و میدیالە مادەی 5 یەکەم هەڵگرتنی نیشان و میدیالای بە پێی حکومەکانی ئەم یاسایە ئەم امتیازاتانەی خوارەوە پێ دەبەخشرێت یەکەم بانگێشکردنیان بۆ بۆنە نیشتیمانی و فەرمیەکان دووهەم بەخشینێکی دارایی کە بڕێکەی لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە دیاری دەکرێت و لە بودجەی سەرۆکایەتی هەرێمەوە خەرج دەکرێت سێم هەر بەخشین و ئیمتیازێکی تر کە لە پەیڕەوی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەدا هاتبێت دووهەم نیشان و میدیالیاکان لە بۆنە فەرمی و نیشتیمانیەکاندا بەخۆ دەکرێن سێهەم لە کاتی مردنی هەڵگرانی نیشان و میدیالیەکان میراتگرەکانیان مافی پارێزگاری کردنیان لە نیشان و میدیالیەکان هەیە بەڵام مافی بەخۆکردنیان نییە سپاس هەر بە ڕێزێکەوێ گفتوگۆ لەسەر مادەیەکات با دەست بەرزکاتەوە کاک یاسین کاک جەلال کاک یاسین فەرموو دوای کاک جەلال بەناوی خوددا بەڵێ سەرۆکی پەرلەمان دەڵێ باس لە ماپ و ئیمتیازاتەکانی ئەو کەسێ دەکات کە مەدالیاکەی پێوەیە ئایا هەر دەبێت لە بۆنەکان بەخۆی وە بکە یاخود بڕێک هەدیە بدرێتێ یان بتوانێت مەسەلەن کەسێک لە ئیعدام دەربێنێ یعنی قووەتی ئەو مەدالیایی چەندە یان مەسەلەن بتوانێت بەیانی ئەگەر 50 کەس بن 6 کەس بێ کە ئەو مەدالیان پێ ببەخشرێ بەیانی شەڕ و ئاژاوایەک دروست دەبێت لە نێوان لایەنە سیاسەکان بتوانی لایەنگیری بکایان هەر بەس بوو بە خۆداکردنی و بۆ ئیمتیازەیە سوپاس کاک جەلال زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سێم دەرێت لە کاتی مردنی هەڵگرانی نیشان و میدالیەکان میراتگرەکان مافی پارێزگاری کردیان لە نیشان و میدالیەکایە بەڵام مافی خۆ یعنی کابراک بابی داهێنانیش کرد یان شەهید بووە بەشە میدالە لۆ بەشان ئەزینەکە ئیبابی بخۆی وکە واللهی لە هەموو خەڵک مستحقتر ئەوەیە دوای مردنی باوچیان شەهیدبوونی باوچی ئەو میدالە ئەو کوڕی یانەوەی بەخۆی بکات زۆر سپاس لیژنەی تایبەتمەندەکە جوابێکتانەیە فەرموو سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان
دیارە ئەم مەدالیانە وەکو جارەکانی پێشوش ئاماژەم پێکرد ئەمە بۆ ئەو کەسەیە کە داهێنان ئەکا یعنی ئەمە تەنها ناساندنی ئەو کەسەیەوە ئیمتیازاتەکەشی تەنها ئەوەیە ئەم کەسە کە چێتە بۆنەیەکی گشتیەوە یان بانگێش دەکرێت بۆ جێگەیەک وەکو ئەوەی کا بناسرێتەوە ئەم کەسە داهێنانێکی کردووە داهێنانێکی ناوازەی کردووە و پێشکەش بە هەرێمی کوردستانی کردو بۆ ئەوەی کە بناسرێتەوە کە ئەمە کەسێکی داهێنەرە و وەک ڕێزێک ڕێزی لێگرێت تاکە ئیمتیازات ئەوەیە و لەگەڵ ئەمەشا بەخشینی بڕەپارەیەکە کە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دیاری ئەکرێ ئەم بەخشینەش وەکو هاوکاریە بۆ هاندانی ئەو کەسە بۆ ئەوەی کە هەوڵ بدا لە بوارەکەی خۆیان کە داهێنانی کردووە بتوانێت کە کوڕەکانی خۆی پێپڕکاتەوە و هەوڵی داهێنانی زیاتر بدا و بۆ هەر داهێنانێکیش یەک جار ئەتوانێت مستەفید بێ بەڵام کەسێک لەوانەیە ئەگەر بتوانێت دوو داهێنان سێ داهێنان بکا بۆ داهێنانەکانی کەش لە بڵین بەشەکانی کە میدال وەرگرێ سوپاس و دەستان خۆش سپاس مادەی دوایەوە لێسانەوەی نیشان و لە مادەی 6 بەڕێز سەرۆکی پەرلەمان لێستاندنەوەی نیشان و میدالیا مادەی 6 یەکەم سەرۆکی هەرێم بە مەرسومێک نیشان یان میدالیا بەخشراو لە هەلگرەکەی دەستێنێتەوە لەسەر ڕاستپاردەی لژنەیەکی لێکۆلینەوە کە لە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەو مەبەستە پێک دێت لە سێ ئەندام یەکێکیان مافپەروەر بێت لە کاتی هاتنەدی یەکێک لەم حالەتانەی خوارەوە یەک ئەگەر دەرکەوت کە پێشتر حکم دراوە بە تاوانێکی ئابڕوبەر یان دواتر پێی حکم درا دوو ئەگەر دەرکەوت کە پێشتر کارێکی دژبەگەل خاک یان بەرژەوەندیە باڵەکانی هەرێم ئەنجام داوە یان دواتر ئەنجامیان بدات سێ ئەگەر دەرکەوت لەسەر بنەمای ساختە یان نادرست نیشان یان میدالیەکەی بەدەست هێناوە چار ئەگەر کارێکی ئەنجامدا کە لە گەل بنەمای وەرگرتنی نیشان یان میدالیەکەی پێی بەخشراوە ناکۆک و دش هاتەوە دووەم لێستاندنەوەی نیشان و میدالیا بە پێی بورگەی یەکەمی ئەم مادەیە دەبێتە هۆی ڕاگررتنی ئیمتیازەکان و لێستاندنەوەی ئەوانەشی پێبەخشراوە کە شیاوی کیشانەوە بن بەڵێ بەڕێزان هەر بەڕێزەکەی گفتوگۆ لەسەر مادەیە بکات با دەست بەرزکاتەوە کاک بەختیار بەس کاک بەختیارە فەرموو کاک کاگرافین مایکەکەت ئەگەر کوژێنێ بێ زەحمەت زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادە 6 ئەو کاسانایی کو مەشمولن کو ئەو مەدالیە شوا بێتە وەرگرتن سەبارەت مادە 6 و بەرگای یەکەم پێم باشە خۆلا پێنجێ ئیزافە بکرێت ئەو کەسانەی کریار و فرۆشتن بە مەدالیە یەکەن چه قیمەتی مادی هەبێت یان قیمەتێکی معنەوی هەبێت ئەگەر بێتە فرۆشتن دەبێت ئەو مەدالیای لێ بێتە وەرگرتن ئەوە ئیزافە نەکریە بابەتی دووەم لە مادەی شەشەم بەرگای یەکەم دووەم ئەگەر دەرکەوت کە پێشتر کارێکی دژی بەگەل کردی بێت ئەدی ئەگەر دوای خیانەتی کرد خیانەت کابرا هەلگری مەدالیەیە دوای پێشمەرگە بلو میسال دوای چوو لەگەل داعش هەرەشەی کرد لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەو مەدالیە لێ بێتە وەرگرتن زۆر سپاس بەڵێ سپاس ئەگەر ڕێیەکتان نیە مادەکان دوایەوە بەڕێزان ڕێیتێ فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە و ئینانە لە مادەی حەوت جێگەی کراوەتەوە کە ئەم مەدالیایە شایستەیەوە نیە کە مامەڵەی پێوە بکرێەوە لە مادەی حەوت جێ کراوەتەوە سپاس سپاس حکومە گشتیەکان مادەی حەوت فەرموون لیژنەی تایبەت حکومە گشتەکان مادەی حەوت ئەرک و پێکاتەکانی هەر لیژنەیەک مایکەکە کاک عوسمان لەبەر پرۆتۆکۆل مایکەکە ئەفوو حکومە گشتەکان مادەی حەوت ئەرک و پێکاتەکانی هەر لیژنەیەک کە لەم یاسایەدا هاتوون بە پەیڕەوێک دیاری دەکرێت کە لەلایەن سەرۆک دەردەچێت بەڵێ هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەی حەوت کات مادەی دوای ئەوە تەواو فەرموون کەس نەبوو مادەی هەشت بەڵێ مادەی هەشت نیشان و میدالیای بەخشرا و شیاوی مامەڵە پێکردن نین بە پێچەوانەی حکومەکانی ئەم یاسایە هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەی هەشت کات
فەرمونون مادەی نۆ دوای ئەو مادەی نۆ شێواز نەخش هێمای بەکارهاتوون لە دروستکردنی نیشان و مدالیا بە موڵکی هەرێم ئەژمار دەکرێن. بەڵێ هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەیەکات با بفەرمێت کەس نییە مادەی دوای ئەو مادەی دا مادەی ده نیشان و میدالیای بەخشراو بە پێی حکمەکانی ئەم یاسایە نیشانی کلدانەوەی ناخرێتە سەر. بەڵێ هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەی دەبکات نییە بچنە سەر مادەی 11 فەرمونون. مادەی 11 هەر کەسێک هەڵسێت بە تەزویر یان لاساییکردنەوەی هەر نیشان و میدالیایەک کە لەم یاسایەدا هاتبێت یان دروستکردنی بە بێ مۆڵەتی لایەنی تایبەتمەند ئەوە سزا دەدرێت بە زیندانکردنی بۆ ماوەیەک کە 5 ساڵ کە لە 5 ساڵ کەمتر نەبێت و لە 10 ساڵ زیاتر نەبێت لەگەر ڕەچاوکردنی هەر سزایەکی تونتر لەسەر کە لە یاسای دیکەدا هاتبێت. کێ قسەی هەیە قولیزار خان سەرۆکی پەرلەمان مادەی 11 دەبایە لیژنەی قانونی لێرە ئامادە بوونایە چونکی تێبینیم هەیە بە پێی قانونی عقوبات زیندانیکردن بۆ 5 ساڵ نابێ زیندانیکردن دەبێ بەندکردن بێ ئەمە لێرە داوا بزانم ئەم ئەوە بیگۆڕن چونکی زیندانیکردن ئەگەر 5 ساڵ یەک ڕۆژ بێت ئەنجا دەبێت بە زیندانیکردن لێرە دەبێ بەندکردن بێ. سپاس. مادەی 12 بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 12 سەرۆک پەیڕەوێک بۆ دیاریکردنی کاروبارەکانی پەیوەندیدار بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادەی دوای ئەوە کەس قسەی نییە فەرموون. مادەی 13 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. بەڵێ کێ قسەی هەیە؟ بەڵێ فەرموون. مادەی 14 بەڕێ سەرۆکی پەرلەمان کار بە دەقی هیچ یاسا و پەیڕەوێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. کێ قسەی هەیە بەڕێزان؟ مادەی 15 بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 15 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. کێ قسەی هەیە؟ فەرموون. بەڕێ سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی هاندان و ڕێزێنان و نیشانەکردنی ئەو کەسانەی کە لە بوارە جیاوازەکاندا خزمەتێکی ناوازەیان پێشکەش بە خاک و گەری کوردستان دەکەن ئەم یاسایە دەرچێنرا. سپاس. بەڵێ کێ قسەی هەیە؟ بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێزان لە لیژنەی پێشمەرگە و ناوخۆ فەرموون. سەرۆکایەتی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی لیژنەی یاسایی بەڵێ فەرموون. کاک عەلی حەمە ساڵح فەرموو. پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان عێراق فەرموون. بەڵێ فەرموون. یەکسەر لیژنەی ئەوەی لیژنەی قانونی بخوێنەوە لیژنەی وزە ڕازی.
راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی یەکسەر ئەچمەوە سەر خوێندنەوەی راپۆرتەکەم. پێشنیازی یاسایی هەمواری دووەمی یاسای یەکێتی ژووری بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان مادەی یەکەم دەقی برگەی دوو لە مادەی چوارەمی یاساکە هەڵدەوەشێتەوە و برگەکانی سەر لە نوێ ڕیزبەندی دەکرێن. مادەی دوو دەقی برگەی یەک لە مادەی حوتەمی یاساکە هەڵدەوەشێتەوە و برگەکانی سەر لە نوێ ڕیزبەندی دەکرێن. مادەی سێ دەقی مادەی هەشتەمی یاساکە کە هەموار دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. بازرگان دەتوانێت بێتە ئەندام لەو ژوورەی شوێنە بازرگانیەکەی دەکەوێتە بازنە تایبەت کاریەکانی. پرۆژەی پیشەسازی دەتوانێت ببێت بە ئەندام لە ژوور. پێویستە یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانی عێراق تەواوی تۆمارنامەکان و داتابەیس و زانیاریەکان پەیوەست بە تۆمارکردنی ناوی بازرگانەکان و تۆمارنامەی بازرگانی لە ماوەیە کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات لە ڕێکەوت و بەرکاربوونی ئەم یاسایانەوە بگوازنەوە بۆ وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان. مادەی پێنجەم پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 6 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. مادەی حوتەم ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هۆیەکانی دەرچواندن لە پێناو ڕێخستنەوەی چالاکی بازرگانی و تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و تۆمارنامەکان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ عنوان بخوێنەوە بەڕێزان. بەڕێزان عنوان بخوێنەوە بۆ مناقەشە. پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 14 ساڵی 1993. بەڵێ عنوان بخوێنەوە یا پێش عنوان کاگعالی قسەیەکی لەسەر ئەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە ئەوی دوای هەمووی ڕەبتە بێکەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان من حەزەکەم منتەبه بن 4 مانگە بێن پرۆژە هاتووە کێشەی لەسەر بووە لە نێوان یەکێتی ژوورە بازرگانیەکان و لە نێوان حکوومەتە بۆ ئەوەی کە پەیوەندی بەم بابەتەوە هەیە ژوورە بازرگانیەکان ئەیانویست لای خۆیان بمێنێتەوە واتە لەگەڵ ئەم یاسایان نەبوون. حکوومەتیش ئێمە زۆر بە تەفاسیل مناقەشەمان کردووە چەند جارێک کۆ بووینەتەوە چ وەزیری پیشەسازی چ وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لەوێ بوون ئەوان زۆر پێداگیر بوون لەسەر ئەمە دوو مبەڕریان هەبوو. یەکەمیان ئیشی سندیکانی ئەمە ئیشی ئەم یەکێتیە نیە بەڵکو ئیشی دەوڵەتە. ئەم هەردوو ئسمی توجاری و علامەی توجاری شەبێ لای دەوڵەت بێ و لایانی دووەم بەڵێ لایانی دووەم سەرچاوەیەکی گەورەی داهاتە. لایانی سێمی ئەمە سەرقاڵی دروستکردنی سیستەمێکی ئەلکترۆنین بۆ ئەوەی لە ماوەیەکی کەمترە ینی لە چەند سەعاتێک ئایتر خەڵکەوە مامەڵە و هاتو چۆنەکە باسییان لە کۆمەڵک پرۆسەی ترە کرد. من دیکۆمنتم نییە تەنیا قسەی ئەوان نەقلەکەم لە ماوەی ڕابردووە ئەم ناوانە ئەم هێمانە معاملەی پێوە کراوە فرۆشراوەتەوە بۆ ڕێگریکردن لەمانە. لە تەنیشت ئەمەشەوە ژوورە بازرگانیەکان ئەڵێن ئەگەر ئەمە بکەوێتەوە لای حکوومەت کێشە بۆ بازرگانەکانمان لەگەڵ عێراقا دروسە بێت. ژووری بازرگانی عێراق داوێتی حکوومەتی عێراق و نابێ ئەمە بچێتەوە لای دەوڵەت و لای عێراق هەر لای ژووری بازرگانیە. بۆیە ئێمە ئێستش وەکو لیژنەکان ئەمانەوە حکوومەت خۆی بێ دیفاع لەم ڕوئیای خۆی کا بەڕاستی چکە دوو ڕوئیای جیاوازە ڕاستە لە نەتیجا و مبەڕانەی حکوومەتەیڵێ وایە
ینی ئەمە ئەوڵە من لە پێناوی بەرژەوەندی گشتی و بازرگانی ئاکەم ئێمە تاکیدمان کردوتەوە نابێ تێچووی کولفەی تەسجیلکردن و هێمایەکی توجاری و ئیسمێکی توجاری لەسەر بازرگان زیاتر بێت نابێ ڕۆتینات زۆر بگەڕتوێکێ لە کەلارەوە بێ بۆ هەولێر لە دهۆکەوە بێ بۆ هەولێر بۆ مامەڵەکان وعدی ئەمانەیان هەمووی داوە بەڵام ئەمە لە نەتیجا لە قانونەکە جێی نەبووەتەوە بێ دوای تعلیماتی بۆ دەرکەین لامان گرنگ بوو بەرچاوڕوون بن جەنابتان لەم بابەتە. بەڵێ زۆر سپاس بەڕێزان تەئیدەن بۆ قسەکەی کاک عەلی چەند مانگێک بۆم پرۆژەیە هەبوو دوجار ئێمە حەکەمین لە بینی لیژنەکان و لە بینی وەزارەتە مختەسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە پێکەوە کۆبوونەوەیەکمان کرد وەکو سەرۆکایەتی ئامادە بووین و لیژنە مقنع بوو بە قسەکانی وەزارەتی بازرگانی و بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لەسەر ئەو بنەمایە راپۆرتیان نووسی و ئەم بابەتە سێ پرۆژە یاسایە ئەمە دوانیانە و ئەوەی سێهەم ماوە ئەگەر بەلاتانەوە اعتیادی بێ ئەمە مناقەشە بکەین و لەوەی سێهەمە کە ڕەبتە لەگەڵ ئەمە بەڕێز وەزیری بازرگانی بانک بکەین بۆ ئەوەی شەرحی خۆی بدا و ئەوەی کە لێرە ئێمە گوێمان لێبوو لەوێش گوێمان لێبێ ینی نازانم ئەو دوو اختیارە هەیە کاک بژار ڕێی خۆت دەڵێ بێ زەحمەت ئەوە بڵێ بێ زەحمەت توخوا بەڕێ سەرۆکی پەرلەمان سپاس بجانەبێت کە ڕێی ئێمە وەردەگری بوو ئەم مەوزوعە بەڕاستی ئەوە تێڕوانینی منە مەدام پروژە یاسای حکوومەتە ڕاستە حکوومەت لێرە نییە بەڵام دەبێت ئەفزەلیەت بۆ پروژەی حکوومەت بێ و ڕێی حکوومەت بێ ڕێز لە هەر بازرگانێکیش دەگرین بەڵام پروژەی حکوومەتە و بە پێ پەیڕەویش واجبی ئێمە زیاترەوەیە پابند بین و ڕێز و کار لەسەر پروژەی حکوومەت بکەین ڕاستە بازرگانان سەردانی مەیدانیان کردیە هاتوون لەگەڵ ئەندام پەرلەمان بەس معقولیش نییە پروژەی حکوومەت بوەستێت بۆ مەسلحەتی عام لەبەرەوە ڕێی من لەگەڵ ئەوەم هیچ کێشە نییە و بەردەوام دەبین زۆر سپاس. بەڵێ عنوان بخێنەوە عنوان بخێنەوە ڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە یاسا هەمواری دووەم یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 14 ساڵی 1993. بەڵێ کێ مناقەشەی هەیە کێ قسەی هەیە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ بەڵێ مامۆستا عومەر بەڵێ بەناویخوا بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی ڕاستی من قسەکانم لەسەر پێشنیارەکەی جەنابتە پێشنیارێکی زۆر باش بووە گەر هەڵمانگرتە بۆی وەزیری پەیوەندیدار بێت لێرە بۆ چوونەکەی خۆی باشتر ڕوون کاتەوە دیفاعی لێ بکات چونکە یەکێتی ژوورەکانی بازرگانی لە کوردستان هاتن تقریبا سەردانی هەموو فراکسیۆنەکانیان کە دێسە بۆ چوونی ئەوان ئەزانین بۆ دیفاعکردن لەوە ئەوەشی کە عەلی وتی ئەگەر ئەوان ڕوونکردنەوەیان پێ بداینە باشترەمان توانی مناقەشەی ئەم یاسایە بکەین و پشتگیری بکەین یاننا زۆر سپاس من هەرم بۆ چوونەم هەبوو. لە پرۆژەی سێهەمە بانیانەکەین بۆی ئەوەی کە سەبارەت بە مەشە بیڵێن بەڵام ئێستا نازانم ڕاشی گرین نازانم بۆچی ڕای گرین ینی لیژنەی مختص نووسیوێتی و لیژنەی قانونی نووسیوێتی و گوێمان لە هەمووان بووە لە ڕاستیە ینی ئەزانم مسرن و حکوومەت مسرە و پرۆسەیەکە دەستی پێ کردووە و بشیان هەر ئەو قساناکەن خۆم وەکو حەکەم وەرم گرن گوێم لە هەموو قسانە بوو ینی ئەوە نیە کاک عەلی فەقیرە قسەی خۆی بێ لە گیرفانی خۆی دەری کرد بێ بۆیان یەکلان نەئەبووەوە لەبەرەوەی کە هەردوو لا ینی ببوونە دوو ئەوە بە ناچاری ینی خۆم چوم دانیشتم حکوومەت مسرە و پێی وایە موبەڕەکانی بە قووەتە لەسەر زەوئی ئەوە لیژنەی مختص راپۆرتیان نووسیوە لە ڕاستیە دوجاریش بڕیار بۆ پەرلەمانە بەڵێ ئەکید ئەکید سەرچاوە بەڵێ مادە یەک بخێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە یەک دەقی برگەی دوو لە مادەی چوارەمی یاساکە هەڵدەبەشێتەوە و برگەکانی سەر لە نوێ ڕێزبەند دەکرێن. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادەی دوایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو دەقی برگەی یەک لە مادەی هەفتەمی یاساکە هەڵدەبەشێتەوە و برگەکانی سەر لە نوێ ڕێزبەند دەکرێن. مادەی دوای ئەوە
مادە سێ دقی مادەی هەشتەم یاسای هەموار دەکرێتەوە و بەم شێوەی خوارەوە دەخوێنرێت. بازرگان دەتوانێت ببێتە ئەندام لە ژووری شوێنی بازرگانیەکە دەکەوێتە بازنەی تایبەت کارەکانی. دوو پرۆژەی پیشەسازی دەتوانێت ببێتە ئەندام لە ژوور. کێ قسە بکات لەسەر ئەو مادەیە؟ دوای ئەوە مادەی چوار مادە چوار قسەی هەیە کاک شێخزاد فەرموو کاک شێخ. مایکەکەت ئەگەر بەڵێ فەرموو بەڵێ. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی سێ دووەم پرۆژەی پیشەسازی دەتوانێت ببێتە ئەندام لە ژوور. بەڕاستی ئەو جملەیە ناڕوونە نازانم یان ئەگەر بۆیە من پێشنیار دەکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم سیاغەکەی بەم شێوەی لێ بکرێت. کەسی معنەوی تایبەتمەند بە پرۆژەی پیشەسازی دەتوانێت ببێتە ئەندام لە ژوورەکانی بازرگانی. بەڵێ لیژنەی یاسایی. بەڕێ سەرۆکی پەرلەمان دیڕۆستەدەگی تریش دەکەین هەرچەندە گفتوگومان لەسەر کرده بوو بەو پێوە هاتووە پرۆژەی پیشەسازی لە عەرەبیەکەش داهاتووە صاحب خاوەن نهاتووە بەو اعتیبارێکە شخصیەی معنەوی هەیە بەڵام بۆ ڕاپۆرتی دەنگدان جارێکی تر تەگیری تریش دەکەین. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێست. مادەی دوای ئەوە مادە چوار پێویستە یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانی عێراق تەواوی تۆمارەکان و داتابیس و زانیاریەکانی پێویست بە تۆمارکردنی ناوی بازرگانیەکان و تۆمارنامەی بازرگانی لە ماوەیە کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات لە ڕێککەوتی بەرکاربوونی ئەم یاسا بگوازرێتەوە بۆ وزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانی عێراق. کێ قسەی هەیە لەسەر مادەی چوار بەڕێزان؟ مادە پێنج پێویستە لەسەر لایەنی پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادە شەش کار بە دقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. کێ قسەی هەیە؟ مادەی پرۆتۆکۆڵیە. مادەی دوایەوە بخوێنەوە فەرموون. مادە حەوت ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. کێ قسەی هەیە؟ مادەی دوایەوە ببورن هۆیەکانی دەرچواندن لە پێناو و ڕێخستنەوەی چالاکی بازرگانی و تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و تۆمارنامەکان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێم ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر هۆیەکانی دەرچواندن؟ زۆر سپاس. قانونی دوای ئەوە پرۆژەی دوای ئەوە پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای وەزارەتی بازرگانی. پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای وەزارەتی پیشەسازی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان عێراق ژمارەدەی ساڵی 2010. مادەی یەکەم دەقی برگەی 11 لە مادەی سێمی یاساکە هەموار دەکرێتەوە و بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. 11 ڕێکخستنی تۆمارنامەی بازرگانی و تۆمارکردن و ناوی هێمای بازرگانی و وێنە و دیزاینی پیشسازی و داهێننامە. لە مادەی دووەم حکومەکانی ناوە بازرگانیەکان و تۆمارنامەی بازرگانی بە پێڕەوێک ڕێک دەخرێت کە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت. مادەی سێ پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی چوارەم کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. مادەی پێنج ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بەمبەستی پێدانی دەسەڵاتی تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و ڕێکخستنی تۆمارنامەی بازرگانی لەلایەن وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان عێراق ئەم یاسایە دەرچوێنرا. عینوان بخوێنەوە فەرموو. سپاس کاکەلی. تاواکەریەکەن. ڕەبتن ئەمانە هەمووی ڕەبتن سێمیش ماوە. چاوەڕێی لیژنی قانونیەکەین قەراری لەسەر بدە. بەڵێ فەرموو. یەکشتن هەمویان.
پرۆژه یاسای هەمواری یەکەم یاسای وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان عێراق ژمارەدەی ساڵی 2010 کێ قسەی هەیە لەسەرەوە عینوانە؟ مادەیە. برای سروکی پارلمان ماده 1 دقی برگه 11 لماده 3 یاساکه هموار دکرێت و بەم شێوەی خارەوە دەخێنرێتەوە. 11 ڕێخستنی تومارنامەی بازرگانی و تومارکردنی ناو هێمای بازرگانی و وێنە و دیزاینی پێشەسازی و داهێناننامە. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادەی دوای ئەوە بخوێنەوە. مادە 2 حکومەکانی ناوە بازرگانیەکان و تۆمارنامەی بازرگانی بە پەیڕەوێک ڕێک دەخرێت کە لەلایەن ئەنجومەنی وەزیران دەردەچێت. کێ قسەی هەیە لەسەر ئەم بابەتە؟ بەڕێسەر و پەرلەمان حکومەکانی ناوە بازرگانیەکان داوا لە لێژنەی تایبەندەکەمەوە ڕوونکەنەوە مەبەستیان چیە حکومەکانی ناوە بازرگانیەکان ناوە بازرگانیەکان ئەحکامیان لەکێ بوو؟ خۆی ئەحکامی ناوە بازرگانەکان لە قانونی تیجارە هەیە. لێرە مەبەست ئەوەیە کە ئەم ئیشە دراوە بە وەزارەتی پیشەسازی بۆ تەحدیدکردنی جیهەی مختص و تەوزیعی ئەدوار ئەبێ پەیڕەوێک دەرچێ. دکتۆر بژار، کاک بژار، جەنابتان. بەڕێ سەرگی پەرلەمان پشتگیری قسەکانی جەنابەت دەکەین هەرە وەڵامامان پێە. بەڵێ. کێ قسەی هەیە؟ کێیتر قسەی هەیە؟ واضح بوو کاک شێخ زاید؟ بەڵێ. مادەی سێ؟ مادە سێ پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران لەلایەن پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی پرۆتۆکۆڵی کەس قسەی هەیە؟ مادەی دوای ئەو بخوێنەوە. مادە 4 کار بە دقی هیچ یاسا و بریارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسای ناکۆک بێت. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادەی دوای ئەوە. مادە 5 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنی لە ڕۆژنامەی فەرمی وەقای کوردستاندا جێبەجێ دەکرێت. کەس قسەی هەیە؟ فەرموو. دوای ئەوە؟ هۆیەکانی دەرچواندن بە مەبەست پێدانی دەسەڵات تۆمارکردنی ناوی بازرگانیەکان و ڕێخستنی تۆمارنامەی بازرگانی لەلایەن وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانی عێراق ئەم یاسایە دەرچێنرا. کەس قسەی هەیە؟ ئەو وازەحە. ئەوە سەبەبی ئەم دوو پرۆژەیە و پرۆژەیەکی تریشەکە هەمووی یەک شتە. پرۆسەی ناوی بازرگانی و تۆماری بازرگانی دەچێتە لای وەزارەتی بازرگانی. بەڕێزان بەم شێوەیە کۆتایی بەدانیشتەکەمانێنین. زۆر سوپاس.